بینەران بیسەرانی خۆشەویست، ئامادەبوانی بەڕێز لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە هەولێری قەڵاو منارەوە سڵاوی خواتان لێبێت. هەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ بابەتێکی تر کە گرنگی بۆ هەموو دایک و باوکێک بۆ هەموو مامۆسایەکەیە، ئەویش بەکارهێنانی قسە و ناو ناتۆرە تیر و توانج وشەی ناشرین بەرامبەر مناڵەکانمان، بەرامبەر قوتابی خوێندکارەکانمان. ئێمە لەم هەڵقەیە باسی ئەوەکەین و کە چەند کاریگەری دەرونی خراپی هەیە، کە چەند شوێنەواری دەرونی خراپ لەسەر کەسێتیمان بەجێڵ. ئێمەی گەورە لەوانەیە زۆر بەتەنسا شایەتیەوەمان بۆ بن زۆر جار هەست بە کەمیەکەین لەبەرەوەی لە مناڵی ناو ناتۆریان لێ دۆزیونەتەوە، وشەی ناشرین بەکار هاتووە. بەڕێزان باو باپیرانمان زۆر لە کۆنەوە و تویانە شوێنی فیشەک چاگە بێتەوە، بەڵام شوێنی قسەی ناخۆش چاک نابێتەوە. من بەبیرم ێ مناڵ بووم، باوکم خواپیکا زۆربەی ئێوەش لەوانەیە کەس و کارتان بۆیان باس کرد بێتن باسی شێرێکی بۆ کردین کە چۆن پیان و تۆ بۆنی دەمە دێوتبی یەک چەقۆ لێوە مافیشەکێ بە زەو قسەی پێنەوتمایە، چونکە شوێنی چەقۆکە شوێنی فیشەکەکە چاگە بێتەوە ساڕێژە بە شوێنی قسەی ناخۆش ساڕێژ نابێت. جا بەڕێزان ئێمە مرۆڤین، کەوتە مرۆڤ یعنی دەروون. جا ئەوەی مەترسیدارە لەسەر دەرونی ئینسان قسەیە، وشەیە، هەر وشەیە مرۆڤە کوژێ، هەر وشەشە مرۆڤ بنیاتەنێ. لەبەرەوە لە بینی ئەم دوو گوێچکەیە بەڕێزانەوە نییە قسەیە ئاگاتان لێبێ وەکو دایک و باوک وەکو مامۆستا بڵێ قەیچێکە قسەیەکە پێڵێم لەم گوێیەوە بچێ و لەو گوێ بێتە دەرەوە. نەخێر لە بینی ئەم دوو گوێچکەیە ئەم جیهازە هەیە، ئەم مێشکە هەیە، ئەو جیهازی عەسەبیە هەیە، ئەوە کۆمەڵێ معلوماتی تایە، ئەوە میمۆری تایە، ئەوە کۆمەڵێ دابوونەریت و قیەم و بەهای ئەخلاقی تایە کە چۆن هەندێشتێ ئاسەوار شوێنەوارەکەی پڕ نابێتەوە. زۆر جار بە نمونەی یێنمەوە ئەڵێم کام خواردنەی خۆشە تۆ بیخۆ، کام خواردنەی حەزت لێتی، بەڵام یەک قسەی ناخۆش بەس یەکێ پێ بڵێ ئەوەی خواردی گۆشتی بۆ نمونە ئاژەڵ سەگێ بوو یا شتێ بوو، یەکسەر هەمووی حەفرەیتە دەرەوە. باشە وشەیەک بێوا لە مەعیدە بکا فڕی باتە دەرەوە، ئەی مێشک چۆن فڕی نایاتە دەرەوە پێکاتەکەی وەکو مەعیدە گەدەوایە. لەبەرەوە داواکارین لە هەموو دایک و باوکێک، داواکارین لە هەموو مامۆسایەک لە ئێوەی ئامادەبووی بەڕێزی تر وەکو دایک وەکو باوک وەکو مامۆسا وەکو خوشک برای گەورە کە تا ئەتوانن لەو وشانە دوورکەونەوە کە باری دەرونی مناڵەکانمان ئاڵۆزەکان، نەک هەر مناڵەکانمان بەڕێزان. ئێستا ئێمە گەورەین، وەڵی قسەی ناشرین بە یەکتری بڵێن پێمان ناخۆشە، هەستمان بریندارە بێن. قسە ناشرینەکان چێ بەڕێزان؟ یعنی لەلایەنی دەرونیەوە دەرکەوتۆ بەڕێزان پەیوەندیەکی زۆر زۆر بەهێز هەیە لە بینی دەرونی ئینسان لە بینی جەستەی ئینسانە. یعنی تەنانەت قسەی خۆش ئەبێتە هۆی ئەوەی کۆ ئەندامی مەناعەمان جیهازی بەرگریمان بەهێز بکات، قسەی ناخۆشیش خراپیەکات. بۆ نمونە بەڕێزان زۆر جار هەندی دایک و باوکێ بە مناڵ لێگەر تۆ نەبوویتایە من وام لێ نەئەهات، لەوەتی تۆ لە دایک بووی من نەحەساومەتەوە، تۆ بوویتە هۆی ئەوەی دایکێ بەسەر تۆ بڕۆنی جاری وایە ئافرەتێکی دووجانە بەسەر مناڵەوە ڕوا ئاخر مناڵی داما هێشتا لە دایک نەبوو، چه گوناحێکەیە؟ ئەکید کەم و کورتیە خەلەلێ هەبووە، یا درەنگ بردویانە بۆ خەستەخانە، یا کەم و کورتیە شتێکە بووە، ئەم مناڵە چه گوناحێکەیە بێتە هۆی دایکی بمرێ؟ ئەمە من ئەم حاڵەتانەمە لە توێژینەوە وەرمانگرتەوە بەڕێزان کە مناڵیان تعقید کردووە ئەمە چێم دایکی عەمری خوای کردووە و مناڵەکە بووە، بەس خۆم گوناحێکی چییە؟ چ تاوانی کێ؟ یا دوای ئەوە بۆ نمونە باوکو دایکی تووشی کێشەیە بوون، یا تەلاق و لێک جیابوونەوە بۆ لەسەر پەروەردە و لەسەر ناو ماڵمە، هەڵە بەهۆی تۆوانێ ئێمە لێک جیابووینەوە، بەهۆی تۆ وام لێ هاو. بەڕێزان مناڵ هیچ تاوانێکی نییە، ئێمە ئەیخێنەوە. مناڵ ئەمانەتێکە، ئەمانەتێکە خوای گەورەی یاوێتێ دەستمان ئەبێ بیپارێزین. لەبەرەوە قەت ئەو بۆ مناڵانە مەڵێن بەهۆی تۆ وامان لێ هاو، ئەگەر تۆ نەبووی تا وا نابوو، ئەگەر تۆ نەبووی تا چی لاقی ڕسق خوای نێرێ، علاقەی بە کاسبی خۆتەوە هەیە، تۆ تەمەڵ و تەوەزەل و دانیشە وەکو ڕەجە پاڵی لێبەرەوە قسەم ئیژمەکە ئیتر خوا چۆن ڕسقداوە چی لاقی بە مناڵەکەەوە هەیە؟ هەندێک بەداخەوە ئەماڵێ، یا هەندێک دایک و باوکەیە کە عەسەبیە بن تووڕابن یا شتێکە کا مناڵەکانە بە مناڵەکە لە تۆ کەسێکی دەبەنگی، تۆ کەسێکی نەزانی، تۆ کەسێکی گەمژەی، تۆ تێناگەی، تۆ نابی بە هیچ. بەڕێزان ئەزانن بەس هەر ئەوەندە ئەم مناڵە ئەو شعورە ئەو هەستەی لە ناو مێشکیا لیا دروست بێ کە دەبەنگە هەتا وەکو دەبەنگ تەعاملەکە. من زۆر مناڵ هەیە دایک و باوک پیان تۆ خوێڕی دوو لە ڕووی ئێوە بینەران خوێڕی دوایی سەد شتی ناشرینی کردووە، کاڵین بۆ واو کردووە لە من خوێڕیم، خوێڕی چیەکە؟ خوێڕی هەر ئەواکە. ئێ وایە
چونکە بە ڕێزان ئێستا زانستێکە لەوانەیە زۆربەتان ئەو بینەرە بە ڕێزانە لەوانەیە زانیاریان هەیە پێڵن NLP یاخود بەرمەجە اللوغەویە العەسەبیە یاخود پرۆگرامکردنی مێشک لە ڕێی قسەوە. ئەتوانین ئێمە لە ڕێی قسەوە وا لە مناڵەکان مامکەین وەکو دەبەنگ و نەزان و گەمژە مامەڵە بکەن. ئەتوانین وان لێ بکەین وەکو شێر مامەڵە بکەن، وەکو زانا مامەڵە بکەن و بۆ زانیاریشتان بەڕێزان مناڵی تەمەڵ و زیرەک نییە. تاوانە تۆ مامۆستابی، تاوانە تۆ دایک و باوک بڵێ مناڵەکە و تەمەڵە. مناڵی خاوەن پێداویستی تایبەتمانێ بڵێ لە دایکە بێ گەشەی دواکەوتووە ئەم مێشکەی ئەم کۆ ئەندامی دەماری ناوەندی وەکو پێویست گەشەی نەکردووە ئەمەش تەمەڵ نییە، گەشەی دواکەوتووە. ئەجینا هیچ مناڵێک نییە تەمەڵ بێ بەڕێزان، هیچ مناڵێک نییە تەمەڵ بێ، بەڵام لەوانەیە خێزانی تەمەڵ هەیە، لەوانەیە کۆمەڵگای تەمەڵ هەیە، لەوانەیە مەنهەج و پرۆگرامی مەکتەبی تەمەڵ هەیە. مناڵەکەت کە نەتوانێت دەرچێت، نەتوانێت نمرەی باش بێنێ. دوایەوە ئێمە چەندها جار باسمان کردەوە بەڕێزان، ئێمە با وەکو دایک و باوک و مامۆستا با توانای مناڵەکانمان هەر نەبەستینەوە بە تەنیا بە خوێندنەوە. بەڕێزانەزان زانەکە ناوی گاردنەرە، من هەموو ناسبەیەکە باسیەکەم چکە مشکلەکەوەیە کە تۆ شتێ بازەکەی خۆم کەس جوێ ناگێت، لەوانەیە لە جاری دووەمە یەکێ بیستەوی سوادەیەکی لێ بکات. ئەم زانەیە گاردنەر هەتا ئێستا ئەوەی ئیسپات کردووە حتا لەلایەنی عیلمیەوە لە بنەمای فسیۆلۆژی مێشکەوە 9 جۆر زیرەکیە بەڕێزان، 9 جۆر زیرەکی. یەکێک لە زیرەکیەکانەوەی مەکتەبە کە پێویستی بە دوو قودرە هەیە، دوو توانا هەیە، توانای بیرکاری یا منطق لەگەڵ توانای خوێندنەوە و نووسین. هەر بۆیە جاران ژیانگو مەکتەب خوێندنەوە و نووسین و بیرکاری، قیڕاء و کتاب و حساب. ئەی باشە لە وەرزش ئەو برادەرە کلێنسە چڵماویەکەی دوو لە ڕووی ئێوە بە $1 ملیۆن زیاتر فرۆشراوە. لە نادیە نەقڵەوێ باوەنگەمان ناوی هێنا بێزاربی نەقڵ بەوە شوێنێکی تۆ زێگیریاوە ئاخر کلێنسەکەی 5 مەمۆستای جامعەتە تەقاعود دەبێ $1 ملیۆن بۆ کۆ ناکرێت. ئەو کلێنسە پیسەکەی دەمولوتی پێسڕی و فڕێیاوە بە $1 ملیۆن نازام چەند فرۆشیان. ئەو وەرشەوانەکە میسی باشە. ئێ باشە ئەگە ئێمە کەممە خۆ هیچ نەبێ دوو میسی هەیە لە کوردستانە، خۆ هیچ نەبێ یەک ئانیشتاین هەیە لە کوردستان. دایک و باوکی بە چاوی کتێب مناڵەکەی خۆیکە ئانیشتاین یەک کەس بوو بەڕێزان، نیوتن یەک کەس بوو، ئەوەی فەیسبووکی داناوە یەک کەسە. ئێمە ئەم بەهرەدارانەمان هەموو هەیە دڵنیابن بەڕێزان، بەڵام بەم وشانە ئەیان کوژین، بەم وشانە لە ناویان نەبین. بۆیە هیوادارین قەت ناو ناتۆرە لە مناڵەکانتان مەدۆزنەوە، مەڵێن دەبەنگ، مەڵێن نەزان، مەڵێ تێناگە. یەکتر کە من لەو توێژینەوە بۆمان دەرکەوت جاری وایە ئەمە قانونی حیاتە لەوەتی خوا بە شەری دروست کردەوە بەڕێزان تەلاق و لێکجیابوونەوە هەر هەبووە. ئێمە بەو دایک و باوکانە ئەڵێن کە لێک جیابنەوە، کە تۆ لێک جیابیتەوە گوناحێکی بەرامبەر مناڵەکە و کردووە. ئێمە تاوانباریشە ناکەین نەگونجاوی، بەزەوەی گلەیی بکە پێویستە مناڵەکە گلەیی بکە، بڵێ بۆ نەگونجان، بۆ منتان ئاوا دەربە دەرکرد، بۆ من لە باوەشی گەرمی دایک و باوکانەژیم، بۆ هەر یەکەتان لەلایەکن. اینجا بکەوێتە لای دایکەکە، دایک احتیمالە شوو بکاتەوانەیە زڕباوکە، زڕباوکەکە مەلایکەتیش بێ وەکو مناڵی خۆی بەخوا هەر مامەڵی لەگەڵا ناکە، با واقعی بین. بچێتە لای باوکی ژنی هێناوەتەوە زڕ دایکە، هەر زڕ دایکەکە چەند باشیش بێ هەر وەکو دایکی حەقیقی خۆی نابێت. ئەمە کێشەکەیە، لێک جیابنەوە تاو نەگونجاون. بەڵام مشکلەکە ئەوەی بەڕێزان دوای لێک جیابوونەوە ئەگەر ژنەکە کوڕەکە مناڵ کچەکە یا کوڕەکە لای ژنەکە بێ بەردەوام ئەڵێ ئەوە کەی پیاو بوو، ئەوە کەی باوک بوو، خۆی چونکە لێی جیابووەتەوە ڕقی لێی بووە نەگونجاون، بەردەوام جنێ و بەم پیاوایە کە لێی جیابووەتەوە نازانێ بەوە مناڵەکە یەکوژێت. بۆچی مناڵەکە یەکوژێت لایەن دەروینیەوە بەڕێزان؟ چکە نیوەی لای ئەم مناڵەیە، ئەوە نفوسەکەی دەفتەر نفوس هەویە و ناسنامەکەی بە ناوی باوکیەوەتی، تۆ تازەم باوکە ناتوانانی بسڕیتەوە. لەوانەیە ژنەکە تەلاق لێک جیابووەتەوە، بەڵام مناڵەکە ناتوانانی بسڕیتەوە، تەوا ئەمە باوکێتی کە تۆ لەگەڵ خەسوود لەگەڵ دایکتا کە خەسوو خەزوورەکە هەر پێم بە پیا بڵێن ئەمەکەی پیا بوو، ئەمە وابوو مانای وایە نیوەی ئەم مناڵە و کوشت، مانەوەی ئەم مناڵە بە چاوی سوکسەی خۆیەکە، ئەم مناڵە بڕوای بەخۆی نابێ، ئەڵێ بۆ باوکی خەڵگاوە باشە، بۆ لە کۆبوونەوەی باوکانە، بۆ ئەم باوکە مناڵەیە بۆ باوکی من وا خراپە. لە کاتێک هەندێک جار مافی خۆی تێم باوکە مناڵی ببینێ، ێ باشە مناڵای بینێ و مێشکی مناڵەکەشمان پڕ کردو بە وشەی ناشرین کە ئەم باوکە نەزانە دەبەنگە چوزانم وایە هەزار وشەی ناشرینمان بەم باوکە وتووە، ئەم مناڵە چۆن شانازی بکەمە باوکێتی، چۆن مرتاحە بێ.
یا پێچەوانەکەی مناڵەکە لای باوکێ بێ 1000 جنێوڵە کەی دایک بوو کەی ژن بوو ئەوە کەی وە 1000 سوکایەتی وشەی ناشرین بەم ژناڵە کلێک جابوونێتەوە نازانێ ئەمە دایکی ئەم مناڵەیەتی کە لەگەڵ یایەتی نازانێ مناڵی سووکەکە نازانێ ئەمە دایکی ئەمە ینی تۆ ڕقل لە ژنەکە بۆ لێک جابوویتەوە ئێستا جنێی پێیمانەیە جنێ و بەدای بەو مناڵی نیوەیە فەوتێنی بەڕێزان ئەمانەیە گرەی دەرونی دروستەکەن ئەمانەیە لە گەورەی یا بە بچووکترین شت وەکو فیشەکەشێتە بە ئاسمان ناچین ئەمانەیە کە وامان لێەکە لە زۆربەی بوارەکانی ژیانە سەرکەوتوو نەبین بۆیە تکایە تا ئەتوانن ئەوانی کە لێک جیابوونەوە ناو ناتۆرە لە مێردەکانیان لە پیاوەکانیان ئەوەی لێی جابۆتەوە نەیدۆزنەوە چونکە مناڵەکە دەکوژیت بەڕێزان جاری وا هەیە من لەو چاوپێکەوتنەکە لەگەڵ زمانێکی زۆر دایک و باوک و مناڵەکەمان مناڵێک تووشی با بڵێن حتا وای لێ هاتوو و زەعیف بوو نێ خواردن ئەگو باوکم هەموو جارە پێی وتم وەکو دایکە قەڵەوەکەتە لێ هەر شیرینیە خۆی هەر شیرینی بخوا دایکی دیارە شیرینی خوارد بوو تۆزێ قەڵەو بوو مانایوە لەلایەکەوە مناڵەتێکی لا دووز بۆی باوکم دایکمی خۆش ناوێ وتم بە چی ئازانی وتی با هەرێگو قەڵەوە ئەگەر خۆشی بیسا چۆن وای پێڵێ بە منی شێو تۆکو دایکە قەڵەوەکە و لێ بۆیە من نەمەوێرە هیچ شتە بخۆم مانەوێ باوکم ئەگەر قەڵەو بوو ما منی خۆش ناویست بەڕێزان زۆر شت هەیە ئاگامانە بێ لێی بێ لەوانەیە تۆ بڵێ جاوە چییە وشەیە وتومە تۆ ئەڵێ ئەو وشەیە تومە بەس نازانی چەند کاریگەری لەسەر دڵ و دەرونی مناڵەکە هەیە تخوا ئێوە کاچن بۆ میوانی بەڕێزان خاستانەوە لە سایکۆلۆجیی ژن و پیاوە من زۆر جار باسم کردووە بە تایبەتی ئافرەتەکان زۆر هەستیارن بۆ قسانە پیا ئەوەی جۆی پێ نایە نەوەڵا لەگەڵ هاوسەرەکانتان نەبچن بۆ ماڵە خزمێکتان دەگمەنە ینی زۆر حاڵەتی کەم هەیە ژنەکە بێتەوە و بۆڵە نەکە بڵێ بریان نەچوینایە بەخوا هەستەکەم پێیان خۆش نەبوو باسە چۆن زانی پێیان خۆش نەبوو بۆ پێیان خۆش بەخوا کە میوەکەی هێنا ئەو مۆڕەیشی لێ کردین وڵای من هەستیەوەم نەکردو بەخوا هاکە چوین بە نەبرێ وتی بە خێر بێن وڵا جنەی پێبای ناخۆشتر بوو نازانم ئیتر شتێ دۆزێتەوە ئەمە گەورەیە بەڕێزانەوە هەستیارە شتێک تەفسیرێکی هەڵی بۆ کرد لەوانەی درا ئەو خەڵکە شەروانە بەڕزان دێک کەسێ خۆی تەبیعەتی وایە بەناساوێک وتی چوین بۆ ماڵی خزمێکمان وتی ژنەکەی تر ئاوە تەبیعەتی وابوو وتی کاڵەکێکی هێنا قسێ قاپێک لەگە چەقۆیەکە وتی ها بخۆن خۆمان پاکمان کرد وتی مازانی تەبیعەتی وایە بەس ژنەکەی زۆری پێ ناخۆش بوو وتبیەوە ئیهانەیە یانی چی کاڵە خۆمان پاکی کرد میوانین قەی چێکە لە زۆر شوێن هەیەی خۆ لە بوستانەکە لە باخەکە شتەکە لێەکەیتەوە تۆ بوو شتەکان هەستیارەکە اینجا ئەمە ئێمەی گەورین هەندێک جارەها لێکدانەوە بۆ هەندێک شتەکەین و باری دەرونی خۆمان ناڵۆزەکەین بۆیە ناو ناتۆرە یاخود بەبێ مرجە بێ مناڵی خۆمان خۆش بێ تو ئێستامە مناڵتە نابێ بڵێ وڵا بێ زیرەک بێ بێ دەرچی ینی تۆ بە شەرت خۆشت دەوێت مناڵەکەتە خاوەن پێداویستی تایبەتە مناڵەکەتە بە 10 ساڵ پۆلێ تەواوەکە مناڵەکەتە هەرچیەکە ئەبێ قوبوڵە بێمە جەرگتە نابێت شەرتی بۆ دانی نابێت مەرج بۆ مناڵ دابنرێت تەواو توانەکانی هەر ئەوەنەیە بەڵام کەم و کورتیشکە هەیە ئەکیت پەیوەندی بە ئێمەوە بەڕزان شتێکی تر هەیە کە لە هەمووی مەترسیدارترە قەت مقارنە مەکەن لە نێوان مناڵەکانتانە بەراوردکردن زۆر جار دایک و باوکێ بەم وشەیە مناڵەکە یەکوژێ ئەرێ ڕۆڵە تۆ پێم بڵێ تۆ چی لە کوڕەپورەکە و کەمترە تۆ چی لە براکە و کەمترە تۆ چی لە خوشکەکە و کەمترە تۆ چی لە ئازادی دراوسێمان کەمترە تۆ چی لە فڵان ئەمە ئەزان بەڕێسان دڵ و دەرونی مناڵ دەرێنێ نەوەڵە هەر یەکێ لە ئێوە کە گەورەی پێ بڵێ باشە بۆ وەکو خوشکەکە و نابی هەرەنگۆ پێ بڵێ چی لێکەی تۆ ناڵی دیارە من شتێکم هەیە ینی خوشکەکەم چێتی هەم غیرە و بۆ دروست دەکات هەم ڕقیش لەوا بێکە بەراوردیەکەی هەم هەست بە کەمیژەکەی لەبەرەوە بەڕێزان سەی پەنجەکانی دەستکەن حتا دوانش بێ ئەم پەنجێ مۆرەمان وەکو یەک نییە هەر یەکە و تایبەتمەندی خۆمان هەیە هەر یەکە و خصوصیەتی خۆمان هەیە بەڕێزان تەنانەت دوو مناڵ بێ کە پێیان ئەڵێن دوانەی وەکو یەک جمکن هەردووکیان وەکو یەکن وەکو سێ بکەی بە دوولەتەوە چونکە یەک هێلکۆکەی دایک بووە بە سپێرمی باوک پیتێنراوە دوای پیتانن بووە بە دوان ئیتر ویڕاستە بۆ ماوەیان لە 100 وەکو یەک وایە لە شکل لا مشتەکە هەر ئەو دوانش کە سێتیان وەکو یەک نابێت شکە دوایی تەلەڤیزۆنەکانی کە سەیرەکەن وەکو یەک سەیری ناکەن هاوڕێکانێن وەکو یەک نابێت حتا باوکەکە ناتوان یەک مامەڵیان لەگەڵا بکە ژینگەکان جیاوازە بێت تۆ چۆن بە چه حەقێ مناڵەکە و بەراورد دەکەی بە خوشک و براکەی آخر بۆ ماوە جیناتیان جیاوازە حەز و ئارەزۆکانیان جیاوازە کەسێتیان جیاوازە دەبەرەوە بەراوردکردن گەورەترین هەڵەی دایک و باو گەورەترین هەڵەی مامۆستا مناڵ بە یەکتری بەراوردکە
ئەبێ مناڵ بەخۆی بەراوردکەی ئەمڕۆ چۆن بۆ دوێنێ چۆن بۆ بەیانی چۆنە بێ ئەوە ڕاستیەکەیەتی دەستی خۆش بێ ئەمڕۆ باشتر بووی ئەمڕۆ توانەکانە باشتر بۆ ئەمڕۆ ڕفتارەکە باشەوە چیە ئەمە ئەکرێت خۆی بەخۆی بەراوردکەی بەڵام تۆ بەیشتی بەراوردەکەی ئەمە هەجاری کوڕووکی چەند نابێ ئەو جیناتیان جیاوازە توخمیان جیاوازە هۆرمۆناتیان جیاوازە برا لەگەڵ برای هەر نابێ ئەنجاوەرە بە کوڕەپور و ئامۆزا و پورزە بەراوردیکەی ئەمە چی دروستەکە بەڕێزانی یەک هەز بە کەمی لایم کەسە چکە بێت لەو کەمتر بم دووش ڕقوکینە بەرامبەرەوەی بەراوردیەکەی پێی وڵات تۆ جارە پێ بڵە خوشکەکە و تۆ بازاڕجەوای لێ ڕقی لە خوشەکە دەبێت اینجا بە تایبەتی لە ناو مناڵە هەندێک دایک و باوکی تر هەیە مناڵەکانیان بە قسە بە وشە تووشی وەسواسیەکەن سا نەخۆشیەکمانەیە دەرونی پێڵن وەسواسی عەمەلی ئەمە لە چیەوە بەڕێزان ئەوە پەروەردەی سەقەتی مناڵە کە دایک و باوک لە مناڵی نازدارەکان مناڵەکان زۆر نازدار بەخێو کردووە هەموو دەقەیە خۆی شتووە ئاگار لە خۆ بێ قژە وشکەرەوە نەچیتە دەوە پانکەکە بکوژێ نەرەوانێ با سەرمان نەبێ با ئەوە نەبێ خۆ داپۆشە ئەوە ئەم هەموو ئیعازە ئەم هەموو قسەیە بەی بە مناڵە کوژێت من چەندە دەیان بڕواتانە من نێک و دوو دەیان ینی لە بینی لە یەکەوە تاس نەوەنۆ ئەمە دەیانی پێڵەن من ئافرەتم بینیوە لەگەڵ یادانیشتوین کە تووشی وەسواسی بووە نەماوەی ئەم 30 ساڵەیە بڕواتان نەبێ هەر هەمووی کە هۆکارەکانمان دەستنیشان کردووە دوای ڕاپرسی و چاوپێکەوتنمان لەگەڵاکردن تێسمان بۆ کردوون دەرکەوتووە لە سەتان ئەگەر نەڵم 100 لە 95 بۆ 99 لە نازداری و لەم ئیعازەوە کە دایک و باوک یاوەتی ئاڵێ شوشم کردووە مێردم کردووە ئێستاش تەلەفۆنم بۆ کاڵێ سەر وشە کردەوە خۆشت ئەوە نەکەی ئەوە نەکەی ئەڵێ وای لێ کردوم بچووکترین شت هەر مناڵ بووم بچووکترین شتە بوو یەکسەر هەر شتێکە ئەپەڕێ قورگمەوە یا تۆزێ تایەکم لیا بە پەلە بیبن بۆ خەسەخانەوەی و تۆقی بووم ئێستا هەر شتێکە بێ من بە پەلا ڕوون بە خەسەخانە ئەم دکتۆر و دکتۆرەکەم ئەماکە تووشی وەسواسی عەمەلی کرا بەڕێزەکە من نەخۆشیێکی دەرونیە ئێ دایک و باوکی بەڕێز بۆ مناڵەکە و تووشی نەخۆشی دەرونیەکەی بەم وشانە مەیکە وازی لێ بێنە تۆ بڕۆن سەیریکەن بەڕێزان لەوانەیە زۆر بەما خزم و کەسمان هەبێ یا هیچ نەبێت لە گەڕەکەکەمانە یا پێشتر بڕۆن ئەو گەڕەکە شەعبیانە ئەها لە ناو ئەو جۆگەلە کە پیسایی و ڕاڕەوی مەجاری و نازانم چییە هەتا ئەژنۆی لە ناو ئەوە ماشەڵڵا هەر بازۆڵەیەک و پوزێکیەوە نابێت تووشی هیچیش نابێت هیواشێ بە ئاوی مەقەتر شیرەکەی بۆ وەگریتەوە دوای بە بچووکترین شت مەناعی نابێت چۆن مەناعی جەستەیە مەناعی دەرونی ژاوای بەڕێزان ئێمە بێت مناڵەکانمان لە لایەنی دەرونیشەوە بەرگریان بۆ دروستکەین ئێمە وی حسابی بۆ ناکەین لایەنی دەرونیەکەیە بۆیە تکاتان لێکەین ئەوەندە هەستیار مەبن بەرامبەر مناڵەکانتان ئەمەندە ئیعاز و فەرمانیان مێنێ ئەگەر لە خۆ بێ ئەوە نەکەی نەچیتە دەرەوە تێکەڵ بە خەڵک نەبی واز لەوە بێنە ئەوە مناڵە کوژێت ئەبێ مناڵ پشت بەخۆی بەستێ ئەبێ مناڵ مەناعە بەرگری دەرونی بۆ دروستکەی بەڵام ئەم مامەڵەیە ئەبێتە هۆی کوشتنی تواناکانی مناڵ و چاندنی تۆوی گومان و ڕاڕایی و دوودڵی و بڕوا بەخۆ نەبوونە تا دوای وشەیەکی تر هەیە دەستەواژەیە کەیە زۆر جار دایک و باوک بەکارێنێ ئەڵێ تخوا لەبەر خاتری منەوە بکە لەبەر خاتری من خۆشەوێ لەبەر خاتری من ئەمە چی ئەگرێتەوە ناوەرۆکەکەی چییە بەڕێزان ناوەرۆکەکەی ئەوەیە کە ئەم دایکە یا ئەم باوکە کۆمەڵی حەز و ئارەزووی خۆی هەیە نەیتوانیەوە لە کاتی خۆیان بیان هێنەتە دی ئەوێ لە ڕێی کڕۆکشەکەی بیانتە دی بچۆ بۆ ئەو کۆلێجە لەبەر خاتری من وەرە بڕۆرە ئەو دەورەیە لەبەر خاتری من چۆ بۆ ئەوێ وەرە لەبەر من چۆ بۆ لەبەر من ئەوە بکە لەبەر من ئەو بکە بەڕێزانەمە کەسێتی مناڵە کوژێت یانی تۆشتی بەسەرا فەرزەکەی لەوانەیە ئێوە کە سوناسیاوتان هەبێ من دەیان حاڵەتمان لایە بەڕێزان و زۆر بەشە و بینێت بەڕێزان متەکی دێسان دیک لەوانەڵە لەناو ماڵەکەی منا هەیە تەلەبە هەبوو دەرەجەی بەرزی هێناوە بەڵام حەزی لە کۆلێجی پزیشکی نەبووە حەزی بووە بێ بۆ نمونە لە کۆمپیوتەرە لە شتێکی بوارێکی وا بخێنە دایک و باوکیان لەبەر خاتری من لەبەر خاتری من چکە وەختی خۆی دایک و باوکی حەزیان کردو بن بە دکتۆر نەبووە ئێ باشە مناڵەکە و کۆپی تۆ نییە هەر چۆنە بێت دایک و باوکی خۆشی ستۆ بۆ ئەوەی دڵیان نشکێنێ ئەمەگە پیان تۆ لەبەر خاتریێمە و وەڵام ئەگەر نەچیتێ من شەقە بەم و ئەمبر منازانچی مناڵ چۆتە کۆلێجی پزیشکی دکتۆرێکی پزیشکێکی فاشل دەرچوە
بەڵامگەر چوە بواری کۆمپیوتەر ئایتی کەسێکی بە توانا دەرەچوو شوایە بواری ئەندازیارێکی سەرکەوتوو دەرەچوو لەبەرەوە بڕێزان مناڵەکانتان ناچار مەکرد لەبەر خاتری من و لە بەگەر من خۆشەوێ و لەبەر من و لەبەر من و ئەوە بکە و ئەوە بکە چونکە ئەما بێتە هۆی ئەوەی کە تۆ شتەکانی خۆ فەرزکەی بەسەریە و هەمووشمان نەزانین بڕێزان کەسێتیەکان جیاوازە حەز و ئارەزوەکان جیاوازە شتێکی تر هەیە بەڕێزان زۆر جار کە باوک عەسەبیە بێت تووڕابێ یا پەیوەندی لەگەڵ مناڵەکەیان ناخۆشە یا پەیوەندی لەگەڵ ماڵە خەزورانیان ناخۆشە بڵێن لەگەڵ ژن براکەیە خۆی مەفروض بێ لە کوردیا بڵێن برای ژنەکەەوە نیە سایمە عەکسمان کردێتەوە ژن برا یعنی برای ژنەکەیە خۆی بێ برا کەچی برا ژنی براکەی بڵێن ژن برا یعنی ژنی براکە بە بار حاڵەمەی کە ئێستا لە سەیر ڕێکەوتون برای ژنەکەی مرتاح نییە لەگەڵیا داخی دڵی خۆی بەبیەوەی بەخۆی بزانێ یە بە مناڵەکەی ئەڵێ چۆتە سەر خاڵە چاوزەقەکەی چۆتەوە سەر خاڵە کەل لە پوچەکەی دوو لە ڕێەوە کە چۆتەوە سەر خاڵە مامە کەچەڵەکەی دەگەڕ ڕێزم بۆ وانەی کە خۆشمانەوەتە وردەوە دەیت قژمانە ئەم وشە ناشرینانە بەکارێنێ بەڕەزان ئێ باشە ئەم مناڵە گوناحی چییە لە خاڵێکی و تۆڕەقی لە خاڵێتی ئەی لە کێ بچێ ئێمە قوانینی مندڵە بەڕێزانەمە بۆ ماوەیە ئەمە دایکێتی دایکیشی خوشکی باوکی بڵێن براکەیەتی کە خاڵیەکە بۆ ماوەیان وەکو یەک وایە لەوانەیە وەکو خاڵی دەرەچێ بە شکل بەس چیاڵێ بە ڕەفتار وەکو دەرەچێ زۆر جار شکلمان لە یەکە چێ بەڵام ڕەفتارمان جیاوازە بەڵام تۆ مناڵەکە ئالۆز دەکەی تووشی گری دەرونیەکەی لە خاڵە چاوزەقەکەی لە خاڵە گرگنەکەی لە خاڵە عەرەخۆرەکەی لە خاڵە سەرسەریەکەی نازانم چیتر وشە بێ ئەڕوا چی بەسەر دەمیا بێ کەواتە تۆ بەبێەوەی بەخۆ بزانی یەکەم مناڵەکە سووکەکەی اینجا ئەم هەموو وشە ناشرینەشی پێڵێ ئەم مناڵە چ گوناحێکێ بەس پێم بڵێن وەرن بەڕێزان چ گوناحێکێ لە خاڵی چۆ لە مامیەچێ لە پوریەچێ چ گوناحێکێ ئەمە بۆ ماوەیە بۆی هاتۆ تۆ ئەو ژنەوە هێناوە چی بکە هێشتەوە سەر دایکیشی خوشکی خاڵیەتی وا دەرچوون جا لەبەرەوە بەڕێزان تکایە ئێوە کێشەیەکتان هەیە لەگەڵ خەس و خەزورانتانە کێشەیەکتان هەیە لەگەڵ ژن برا و براژن و نازام چییە ئەم ناڵانەتان مەکەن بە وەسەت مەیانکەن بە وەسیلەیەک بۆ دەربڕینی ڕقوکینەکانتان ئەمەیە شوێنەوارە دەرونیەکان ئەی بەڕێزان کە ئێمە زۆر جاڕڵین کۆمەلگای ئێمە ژمارێکی زۆرمان کێشەی دەرونیمانی لەمانەوە هاتووە نەوەڵاوەرە کەممان هەیە بە قورئان جاری وایە لەگە سێبەری برسیمانە بێت لە خۆمان و تووڕابین و عەسەبی و جنێوەین و نازام چی تەحمل ناکەین 5 دقیقە چاوەڕێ بکەین یا کێشەی بچووکمانەوێ لەگەڵ لەسەر ماتۆڕ ئێستا ماتۆڕ ڕووینانش دەنگە دەنگی و ڤڕ ئەمە پێیا بۆ جاری وایە چەندها کێشەی دروست کردووە هەیە تەحملی ناکە بەبەر ماڵەکە هەیەتوە چێتە دەرەوانە جا هەر زەکاری شەیتر جاری وایە ساوای لەکا لەسەر یەک تایەی سوڕێنێتەوانێ بە یەک تایڕە نازانمە خۆشی بوو چۆنە ناکوژێ ئەمە پێویستەکەم هەبڕێن مایم کرد بڵین کاکە خەڵکی زەحاجەکەی خەڵکەکەش خۆشمان هەر لەسەر ئاگرین ئەمە عەسابمان گەرمە خۆ وەکو جاران نەماین بە حەقیقەت ئەبێ لۆژ دوورکەوینەوە ژێشترە هەندێک دایک و باوکێ بەڕێزان بە غەڵەت لە دینیش تێگەیشتون دینیشان غەڵەت کردووە یعنی مناڵەکەی چەپلەرە ئەڵێ بە دەستی چەپ مەنووسە بە دەستی چەپ نان مەخۆ چەپ حرامە نازام چییە من ناچمە ناحەی دینیەوە بەڕێزانە بەڵام خوای گەورە دەستی چەپ و ڕاستی بۆ دروست نەکردوین ئەگەر چەپی شەیتان بووە خوا دوو دەستی ڕاستی بۆ دروستەکردین من وای لێی تێگە مێکەم دووەم بەڕێزان وەرن پرسیار لەو کەسانە بکەن کە پسپۆرن لە مێشک و دەمارە ئێمە جیهازی حرەکیمان وەکو زەڕب وایە بەڕێزان ها ئەوەکو زەڕب ئەها ئەوەی کەش جەڵتە لێ ئەیە با بڵێن لە لای چەپەیە دەست و قاچی ڕاستی ئیش ناکە بۆ لەبەر ئەوەی بەشی لای چەپی مێشکمان ئەمە لای چەپ نییە ئەم بەشەی مەسئولە بەرپرسە لە حرەکە و جوڵەی دەست و قاچی لای ڕاست و بەشی لای ڕاستی مێشکمان بەرپرسە لە جوڵەی چی دەست و قاچی لای چەپ باشە ئەم مناڵەی کە چەبلەرە مانای وایە ناوچەی جوڵەکەی کە پەیوەندی بە دەست و قاچەوە لە بەشی لای ڕاستە دەوەرە تۆ توانی ئەو منطقەی لە بەشی لای ڕاستەوە بۆ بجۆزیتەوە بۆ بەشی لای چەپ دەوەرە بۆ ئەتوانی ئەی بۆ وای لەکەی بڕواتان هەبێت سەدان کێشە دروست بووە پیاوە من مەسە من نامی بۆ نادوم لەگەڵ یا کە کێشیان هەباتون دانیشون ئەڵێ هاتوومەتەوە ئەم ژنەم مناڵەکەی بە سۆندە شین و مۆر کردوێتەوە مناڵ لەژێ دەستی هاوارەکە ئەڵێ تۆ نابێت دەستی چەپێ بەکاربێنی مناڵیشە چەندگا بە دەستی ڕاست و شتانی بۆ ناکرێت
ئەمە بۆ چوونێکی هەڵەیە لە دینە بەڕێزان دین بەو شێوە نییە. تۆوا لەم مناڵە بکەی وا تێگەشتی کە دەستی چەپ بەکاربێنی حرامە هەیە چەپلێرە بەدەست خۆنیە وە بۆ معلوماتیشان بەڕێزان ئەوانەی چەپلێرن بە چەپە نووسن زیرەکتریشن وە خەتیشیان خۆشترە. خی گەورەی و دەسەی بۆ دروستکردن تەواو منطقی حرەکەکەی لێرە دانا من چی بکەم؟ ئەوانی ڕاستەوانەش نیمەش ناتوانین ساو کە بە ڕاستە نووسین بە چەپ بنووسین چکە ئەو منطقی کە دەست و قاچی من لای ڕاست مەجوڵێنێ بەرپرسم لێی ئەوەتە لە لای چەپی مێشکمە چونکە ئاوکو زەڕ بواە من نمونم بۆ هێنانەوە ئەوەی لای ڕاستی جەڵتە لێیە دەست و قاچی چەپی لە حرەکەکەوێ و عەزیەتی پێگا لەبەرەوە هیوادارین بڕۆن پرسیار بە مامۆستایانی ئاینی بکەن بڕۆن پرسیار بە پزیشکەکان بکەن لە خۆتانەوە مناڵەکانتان دارکاری مەکەن شین و مۆریان مەکەنەوە زەختیان لێ مەکەن شتێکە کە لە دەسەڵاتیان نیە. یا جاری وایە بەڕێزان لە پەروەردەی نوێە ئەڵێ نابێ ناو ناتۆرە لە مناڵەکە بدۆزیتەوە ئەگەر هەشت کێشەیەکی شێ بەڕێزان ئەبێ ئێمە کێشەکەمان لەسەر لەگەڵ ڕەفتار و هەڵسوکەوتی مناڵەکەمان بێ نەک لەگەڵ کەسێتیان. تۆ ئێستا مناڵەکە بۆ نمونە شتێکی ڕشتووە پێی مەڵێ هیچ و پوچی پێی مەڵێ خوێڕی پێی مەڵێ ئەوە پێی بڵێ بۆ ئەم شتە و شکان و ڕۆڵە بۆ ئەم شتە و زەرەراوە یعنی هجووم هێڕش مەکەنە سەر کەسێتی مناڵەکانتان هێرشکەنە سەر ڕەفتارەکە. ئێمە شتیرمان زۆر ماوە بەڕێزان بەڵام بە پێی طبیعەتی بەرنامەکە بەشی یەکەمی تەواو بوو ئێستا ئێمە ناوبڕێک وەرەگرین پاشکەمی یەکتری نۆ خزمەتان پێکەوە مناقەشە و گفتوگۆ و دەمەتەقەیە دروست دەکەین ئەو شتانەی کە ماویشمانە زیاتر قسەی لەسەرەکەین بۆ ئەوەی زیاتر بابەتەکە دەوڵەمەند بێ هەم ئێمەش و هەم بینەران و بیسەرانی سوودمان لێوەرگێ پاش کەمێکتر دێنەوە خزمەتان. بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز لە پایتەختەوە لە هەولێری قەڵاو منارەوە دووبارە سڵاو. بەڕێزان بەشی دووەم تەرخانەکەین بۆ گفتوگۆ و دەمەتەقێ لەگەڵ میوانەکانمان لێرە با لەگەڵ کاک عومەر لەوە دەست پێکەین. کاک عومەرجان فەرموو. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە کاک دکتۆر بە خێراتن دەکەین بۆ شاری هەولێری خۆشەویست. سەلامەت بنیان خۆ. پرسیارەکەی من دابەشی دوو بەشی دەکەم. بەشی یەکەم کەسایەتی و ڕەفتاری منداڵ کاتێک منداڵ هەڵەیەک دەکات ئایا مەرج ئەم هەڵەیە هەر لە کەسایەتیەوە بە یاخود لە ڕەفتاریشەوە سەرچاوە دەگرێت و بەشی دووەمیشی ناونانی منداڵ بە تایبەت کە لە ئێستادا ناوی زۆر چۆن بڵێن دوور لە ناوی کوردی لە منداڵ دەندرێ یاخود ناوی تۆزێک سەیرن. من خۆم کە تەکنیکاری تاقیگەم نەخۆشێکم هەبوو ناوی نەزان بوو ینی تەمەنی 19 ساڵ بوو لەم ماوەیەدا نەخۆش ینی بە بەردەوامی نەخۆش بوو. خەتەرەکەی ماڵین بە مناڵەکانتان بڵێن نەزان جاوەرەکە خۆی ناوی نەزان بێگومان ئەمە خۆی ناوی نەزان بوو ینی تەمەنی 19 ساڵ بوو بە بەردەوامی نەخۆش بوو چاک نەبوو. چۆن دڵیان هاتووم ناوی لێ بنێن وڵی ئیتر پرسیارم کرد بەڵام وەڵامیان نەبوو چەندین دکتۆریان پێ کردبوو ئەو هەموو پشکنین و ینی عیلاج و شتە هیچ چارەیان نەکردبوو تەنها داوام لێکردن کە ناوەکەی بگۆڕن. لە ماوەی مانگێک دوای گۆڕینی ناوەکەی ئەم کچە هیچ نەخۆشیێکی نەما و هیچ کاریگەری ئەم نەخۆشیانەی لەسەر نەما کە پێشتر هەبوو. ئەمە هەر ناگەڕێتەوە بۆ کاریگەری ناوەکەی لەسەر دەرونی. بێگومان کاک عومەر زۆر سوپاس نمونەیەکی واقعی زۆر جوانە دەستی خۆش بێ ێ باسە تۆ هەڕشتۆ بۆ شوێنجانە نەزان ئەمە بانیان کردوە نەزان ئەمە هەمووی ناوی ناتۆرەیە فعلا یعنی ئەگەر ساتە بۆ لای ئێمە شەمان شتمان نەکرد ینی تۆ ڕۆڵی چارەسەرکارێکی دەرونی و بینیوە کەوتوتە ناوەکەی بگۆڕن ئەو بەو ناوەوانێ با من حاڵەتێکی تری ئەوەش من لە یەک دوو بەرنامەی ترە ئاماژەم پێ کردو بۆ جەنابتی باسکەم مناڵێک تووشی کێشێ بوو وەرسێک کێشە مەشاکری دروستە کرد و داوتم بۆ ئاکەیت و نازانچی پێشەوەی لەگەڵاکەمتم ناوت چییە ناون تەباخە ئێمەتم بابە جان تۆ ڕاستە لەگە خەڵکا بەز حەلەقەل احترامی بگرێت ئێوتی وەڵا مامۆستا ناویان ناوم عەلادین چییە تەباخە ئاخر ها عەلادین جاران هەبوو مۆدهینێکە با بڵێن مارکێ بزان توزانم نۆعێک وە ئەمە لە عەرەبیە عەلادین معنای هەیە بەس لە کوردیە بۆ بە زۆپا و تەباخ ئەمە ناو ناتۆرە لە مەکتەبەوەیان پێوت تەباخ وەرە چێشتە لەسەر لێنێ نازان چی ئاوە تووشی حاڵەتێکی دەرونیان کردبوو بۆیە ناوی ناخۆش کاریگەری زۆر خراپی لەسەر دەرونی هەیە. من لە کتێبێکە بە ناوی نەخۆشی و گرفتە دەرونی و کۆمەڵایەتەکان توانی سەیری کە وەکو سەرچاوی سادەی لێ بکەیت باسی ناوی ناخۆشم کردووە کە هاتوون بۆ نمونە 50 ناویان هێناوە خۆش و 50 ناوی ناخۆش بەبێەوەی خەڵک بیان ناسێ
من 50 ناوەخەمە تورەکەیەکە و خۆش و 50 یاویانە بە کۆمەڵێ مناڵوتیانە حەزەکەن لەگەڵ کام لەمانە یاری بکەن هەمووی ناوە خۆشەکان هەڵبژارە ببیەوەی هەر ناویشان هەبێ واقعی بێ بەس کە بە ناوەکەی هەڵیانبژارەوە ئەی ڕختان لە چیە حەزەکەن لەگەڵ چی یاری نەکەن لەگەڵ چیە نەچن بۆم لاولا هەمووی ناوە ناخۆشەکان هەڵبژارەوە لەبەرەوە ئێمە بە دایک و باوکەڵێن تکایە ناوێکی لە مناڵەکە بنێ کە بۆ سەردەمەکەی گونجابێ یعنی ناوی کوردی زۆر خۆشمان هەیە بەڵام جاری وایە بڕوا بێ ناوێکی لێنێن نەمعناکەی ئەزانی چییە نە بۆشت تەلەفۆزەکرێنە قورس و زەحمەتە واکاتێتە ناو مناڵەکانیشەوە بۆ ئەو سەردەمە ناوەکەی شازە لە ناویانە تۆ مناڵێ ناو بنێ ناپلیۆن ناوی بنێیکە معجیب بۆ پێی ئاغری سال لە هەنماڵە لە مەکتەبەکە هەمووی ناوی کوردی و ناپلیۆن دوای کەون کۆمەڵی کێشە حتا یەکێ ناوێن نابوو سەدام لە ئەفغانستان بوو یا پاکستان بوو بەخوا لە ئەنتەرنێ خوێنمەوانەیە لە کۆمەڵی کێشیان بۆ دەستگۆ تیرۆریست و هەر جەوا سەفەریشان نایە بۆ سەفەر بکە ئێم گوناحیشە ناوی سەدامیان لێناوە لەبەرەوە ناو ئەوە بەشیەکە دووەمی پرسیارەکە و لێ هاتم ناو کاریگەری زۆری هەیە لەبەرەوە دایک و باوک حەقە ناوێکی خۆش لە مناڵەکەی بنێن کە بۆ سەردەمەکەی بونجێت بەنسبەت کەسێتی و ڕەفتار مەبەست لێرە چییە کاک عومەرجان ئێمە ماڵی نەبێ کە مامەڵ لەگەڵ مناڵەکانمانەکەی جیاوازی لەبین ڕەفتاریان بکەین لەبەر کەسێتیان بکەین مناڵەکە کە کێشەیەکمانی لەگەڵ تەلەبەکە لەبێت ڕفتارێکی غەڵەتەکە سلووشێکی غەڵەتەکە بەڵام ئێمە چیەکەین تۆ لەگەڵ خێزانەکەدا کێشەیەکی هەیە چێشتەکەی سووتانەوە لە جیاتی بڵێ بۆ چێشتەکە و سووتان و ئاخردا ئاگال لێ بێ ئەوەنگە سەیری فەیسبوک مەکە ئەوەندە مەشغوڵمە بە لەگەڵ ئەمەوە ئێمە جنێو بە ئەژداد و خۆی و با و باپیرێن وای تو نەزانی تو دوو لە ڕوویەوە بینان دەبنگ و نەزان و کچی نازانتی ئێمە هۆی ڕشە بۆ سە کەسێتی ئەوی دیفاع لە خۆی کات و کێشەکە گەورا بێ بەڵام ئەگەر مشکلەکەمان دیاری بکردا چێش لێنانەکە بووە لەگەڵ مناقەشەمان کرد قابلی حەلکردنە ئەویش عاجز نابوو جالبەرەوە ئەبێ جیاوازی بکەین لە بینی ڕەفتارە هەڵەکە لە بینی کەسێتیمان ئێمە هجوومەکەین سەر کەسێتی یەکتری بۆیە مشکلەکان ئاڵۆزە بێ و حەل نابێ کاک ڕێباز بەخێر وێ دکتۆرگیان کاک ڕێبازجان نمونەت زۆر وێت دکتۆریان بە حکمی ئەوەی کە من خساسم پەروەردەی منداڵە دوو پرسیارم ئامادە کردووە دکتۆریان پرسیاری یەکەم لەم سەردەمەدا پەروەردەی تەندروستە ناو خێزانێکی کەم بژێ چۆن پێشکەش بکرێتن بە تایبەتی کە لەم سەردەمەدا پێداویستیەکان گەلێک زۆرن منداڵ پێویستی بە تەرخانکردنی کاتە پرسیاری دوامیش منداڵ لە دوای لە دایکبوونی پێش ئەوەی کاریگەری دایک و باوکی لەسەر بێت یاخود کۆمەلگا لەسەر بێتن لە دوای لە دایکبوونی ئایا ئەم منداڵە دەترسێت لە تاریکی بوو لە هەر چێک ترسی هەیە سپاس کاک ڕێبازجان یەکەم هیچ زانایەک هیچ توێژینەوەیەک نەکراوە بڵێ مناڵ کە لە دایی کە بێت ترسی لە تاریکی هەیە هیچ مناڵێک ناترسێت لە تاریکی کە یێتە دنیاوە بەڵام ئەگەر خوا نەخواستە تۆ بە تاریکی بیترسێنی شەوێک تاریک بێت دز بێتە سەر و دیتر تاریکی ڕەبت بێ بە دزەوە بە کوشتن و بڕینەوە بە دێ و درنجە و بە شەولەبانە و بە نازامچی کە ئەم هەموو ناوە ناتوەرە و شتیان بۆ دۆزیبینێتەوە ئەو کاتە خۆی تاریکیەکە مای ترس نییە بەس ڕەبتە بێ بە شتێکە و کە مای ترسە تۆ دس مای ترسە بەڵام کاڵی لە شەوا دساتەوە دس چۆتە سەر ماڵ ئەم شەوایان لێکردم شەوان لێکردن یەکسەر شەویش دەبێ بە مای ترس لەبەرەوە بۆ ماوەی نییە نەخێر وەرگیراوە بەنسبەت دەوەی لەم سەردەمە ناخۆشە فعلەن کاک ڕێبازجان حتا ئەو عایلانی کە ئیمکانیەتیشیان باشە ناتوان ئەم هەموو پێداویستێ بۆ مناڵ ئایپاتی بۆ کڕی نازەمە ئایپاتی یەک تەواو بوو ئەوینجا دووە سێ چوارە ئەم شەریکاتانە ڕۆژ بە ڕۆژتی نوێ هێنن بەڵام ئەتوانین پەروەردەی دروستەوەی قەناعەت لای مناڵەکانمان دروستکەین قەناعەت یعنی داوای هەموو شتێک نەکەن شتەکانیان بۆ ڕوونکەینەوانێ بڵێن ئێستا ئەوە کاکە تۆ ڕۆژانە ئەوەیە جلو بەرگەکە ئەوە خواردنەوەی ئەوەیە من لە کوێ توانم ئەوانە بکڕم ئەو کڕم چاولێکەری ئەبێ ئاگامان لێ بێ مناڵەکان کە باسی شتەکانیان بۆ ڕوونکەینەوە ئەبێ ئەجینا وەڵی پێداویستی مناڵ ئێمە یەک شتێ من هەموو جارێ ئەڵێم نابێ دوای حەز و ئارەزووی مناڵ بکەین بەڕێزان ئەبێ پێداویستەکان ئەگەر ئەو شتە پێداویستە بۆ تەندروستی بۆ خوێندنی بۆ جلوبەرگی ئەبێ بۆی بکەین قەرزیشمان بۆ کرد بێ بەڵام ئەگە شتێکی کەمالیاتە شتێکی زیادەیە دایک و باوکی هەروە ئەڕوات و مەلاعیبێ یاریکی بۆ کرێ شتێکی بۆ کرێ یا لە ماڵەوە یا نازی زۆر راوەتە یا کەوتۆتە ژێر داواکاریەکانی مناڵەوە ئەمە هەڵەیە ئەمە ناتوانێت بەرگە ناگری دوای مناڵەکە کۆنتترۆلی دایک و باوکەکە ماوەستە من زیاتر مەبەستم ئەوە بوو کە بۆ نمونە دایک و باوکەکە لەوانەیە بە کۆکردنەوە بژێ ژیانیان خەریک بن چونکە منداڵش گرنگترین شت بۆ منداڵ تەرخانکردنی کاتە کاتی بۆ تەرخامەکەی منم زای ناحیە اقتصادیەکەی ئەڵێ بژێویەکەی بەعام ئەویش دەگرێتەوە بەس مەبەستم زیاتر کات ڕێبازجان کاک ڕێبازجان ئێمە مناڵمان خستەوە ئەبێ پلان دابنین ژن و پیا و کە ئەبێ پلانی هەبێ تۆ کە تۆ ئیمکانیت نییە مەعیشەتەکە و ناڕوا لە بەیانی تایەوارێ خەریکی کاسبی ژنەکە لە دەرەوەی مناڵ چێ بەخێویکە
لەبەرەوە بێ پلانێ دابنین مناڵێکیان ببێ دوای ئەوەی کە پێداویستەکانیان دابین کرد مناڵی دووەم ببێ واللهی مناڵ پێویستی بە کاتەیە تۆ ئەگەر ئێستا دایک و باوکێکی بە ناوی ئیشکردن و بژێوی ژیانەوانێ هەر لە دەرەوە بی مناڵەکە و چییە یا برادری خراپێ بە مامۆستا و دایک و باوکی یا ئایپات و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەرەولادانێ بە لەبەرەوە مناڵ پێویستی بە خۆشەویستیە کە باوک لە ماڵ نەبێ و لە باوەشی نەکات و دوو قسەی بۆ نەکات و دەستێ بەسەریان نێنێ و ڕێنمایی نەکات و ئامۆژگاری نەکات لە کوێ ئەکەوێتە هەڵەوە بەڵێبەوە زۆر زۆر گرنگە بێ کات بۆ مناڵەکانمان تەرخانکەین کاک عەممارجان زۆر سپاس دکتۆر بەخێربەی لە سلێمانیەوە بۆ لێر دوو پرسیارمەیە دکتۆرجان ئەوەی بەلای من پرسیاربیانی زۆر لە ناو کۆمەڵگای کوردی ئێستا سەری هەڵدا شێوازی دوو پەروەردەیی لە نێوان دایک و باب و بەتایبەت ئەو خێزانانەی لێک جیا بووینەوە کە منداڵیان لە بینە و دەبینین دوو شێوازی پەروەردەی جیاواز دەکرێن یعنی دەبین کاریگەری خراپ لەو بینەیە دروست دەبیتن ئەوە یەک چۆن تعامل لەگەڵ ئەو شێوازە بکرێتن پرسیاری دووەم دوتۆران لەبەر چی گەورەکانمان ئەوانەی بەتەمەنن منداڵەکان زیاتر بەوە بانگ دەکەن ینی پێی خۆشە منداڵەکە بە جوون بداتن یان پێی خۆشە منداڵەکە قسێکی ناشرین بکاتن بەوە کەیفی زیاتر کەیفی بە منداڵەکە دانی هۆکاری ئەوە چییە گەورەکان زۆر جار دەبنە ڕێخۆشکەر لەوەی کە منداڵەکە قسەی نەشیا و ناشرین بکاتن سوپاس وەڵا ئەو باوکو دایکەی کە حەسکا مناڵەکەی شەڕە جنێو کە ئەسڵان هەر باوکو دایک نییە ئەوە لە وڵاتانی پێشکەوتوو بە مناڵەکەی لێ سەنگیتەوە چکەمە بە کەڵکی دایک و باوکایەتی ناکە معقولە مناڵ فێری شەڕە جنێوکەی ئەمە هەیە لە هەندێک خێزانە مناڵەکە تووڕاکەن و ئاوا چڕنوقێکی لێگرن و ئیزعاجیەکەن و ماچیەکەن و ئەی سوڕێنەوەی توڕێکن و عەسەبی و مناڵەکەشت هاوێ ئەمە لەلایەکەوە بێحورمەتی ئەکرێ بە مناڵەکە پێشێری مافەکانەکەی لامان کاتە مناڵەکە فێرەکەی جنێو بە گەورەکان باتەوە کەواتە ڕێز و قیەم و ئەخلاقەکە نامێنێ اینجا مناڵش کە بزانێ باوکی توی لێکامیش توێکی لێ بکاتە و جنێوێک بیا و شەقی تێڵاوش من خەڵکە زانم ئەڵێ تو شەقی لە مامە هەڵا ئادێ شەقی لە کاکە هەڵای توێکی لێ بکات بۆ پێکەنین و خۆشی خۆیان نازانێ هەر ڕەفتارێ دووبارە بێتەوە کاک عەمارجانە بێ بە سلوک هەر سلوکێ تۆ بێ بە خوو لای ئینسان دووبارەی کەرەوە چەند جارە دووبارە بوانە بێ بە خوو کەواتە بێ بە خوویەکی خراپ لە مناڵەکە کە چوە دەر لەگە مناڵانی تری شاواکە و کێشەیەکی گەورە بەنیسە پرسیارێکیشە دوو تەربیەت زۆر مەترسیدارە ئەوەی یەکێکە لە شێوازەکانی پەروەردەی هەڵە مثلا دایکەکەی فێری شتێکێکە باوکەکە عەکسیەوەکە ئەم مناڵەقەت فێر نابێ بۆ نمونە مثلا جاری وایە مناڵەکە شتێکە دۆزێتەوانێ ئەیا بە یەکێکی تر ئەوی ترە لە نابانەیکە بۆ ئەیەکێ ئەم مناڵە فێر نابێ ئایا شت دۆزینەوە بیەی بە ساحێبەکەی یا بێی بە گەورەیە باشە یا خراپە دایکی قوبوڵیەکە باوکێڵێ نامەیکە یا جاری وایە مەسەلە شەڕی کردووە لە دەرەوە هاتۆتەوە دایکی پێڵە بۆ واوکرد نابێ واوکرد نازام چی باوکی لەو لایەنەنچی باپیری قەیچێکە تۆڵی خۆی بابکاتەوە با پیاوە بێ با نابدەن ئەم مناڵە فێر نابێ شەڕکردن باشە یا خراپە ئەگەر خراپە و دایکی لێ قوبوڵ ناکە بۆ باوکێڵە قەی ناکە لەبەرەوە مناڵەکانمان تووشی ئیزدواجێتە بن تووشی دووفاقیە بن تووشی هەر فێر نابن ڕەفتارە هەڵە ڕاستەکان بۆیە ئەبێ هەموو دایک و باوکێ هەمومان نەزانین شتی غەڵەت چی و شتی باشە بۆیە بێ هەموو دایک و باوکە هەر کاتێ مناڵەکانمان هەڵاکە ئەبێ هەمومان ئەگەر لەگەڵ خێزانەکەشمان من کێشەم هەبێ لەگەڵ ماڵە خەس و خەزورانمان کێشەم بێ ئەبێ لەسەر ئەوە ڕێک بین غەڵەتەکان بە مناڵەکەمان هەموو بەڵێ غەڵەتە نەک لە ڕقی یەکتری لەسەر باشەکانی هەمومان بڵین باشە ئەو کاتە مناڵە زانێ ئەمە باشەوە خراپە بەڵام باوکی بڵێ باشە و دایکی بڵێ مەیکە خراپە ئەو مناڵە سەری لێ تێگەچێ کاک ئالان ئەفوە ئینەمە مامۆستاجان دەست خۆش بکات دکتۆر سپاس بۆ ئەو دەرفەتەش هەندێک جار هەیە لە خێزانەکانمانە مناڵەکەی زۆر باشە زۆر جار ڕوبەڕووی بینەوە گەر مەدحی بکە سێکی باوکەکە لە بەردەمی مناڵەکە هەر ڕازی نییە لێ دوای کە قسەی لەگەڵەکەی لێزان مناڵەکەم زۆر باشە بەس نامێ مەدحی ڕوبەڕووی بکەم بەڕێی بەڕێزت مەدحی ڕوبەڕوو هیچ زەرێکی هەیە لە پاش ئەوەی کە مناڵەکە تووشی لادان ببێ دەست خۆش بێ کاگالانجان ئەگەر مناڵەکە ڕازگۆیە تۆمەت هەیەکەیە بێت دەستخۆشی لێ بکەیت ئەگەر زیرەکە و خوێنیە و بەهرەیەکی هەیە ڕێزی گەورەی گرتووە بەزەی بەسەلەن شتێکی باشی کردووە ئەبێ مەدحی بکەین دەستخۆشی لێ بکەیت بەڵام چ کاتێک مەدەح خراپە مناڵەکە هیچی نەکرد تۆ مەدحی بکەیت یا شاعری ئەو شتەنی هەر بەرزی کەیتەوە هەندی هەندێک کەسێ بە شان و باڵ ئەوە خراپە چونکە خۆی منێکی هەیە توانایەکی هەیە پێ ئێمە پێڵێن منی واقعی زاتێکی خاصی هەیە دوانەکانی ئەوەیە
بەڵام من دایک و باوکێت بە شان و باڵی مناڵەکە زۆر گەورەیەکەن واتە منێکی نمونەی خەیاڵی بۆ دروستەکە مناڵەکەش قەت ناگاتە ئەو توانایە بۆیە هەست بە کەمیەکە دوای ئەڵێ من ناتوانم بگەم ئەو توانایە ئەو وەسفەی کە باوکو دایکم بۆیکە ئەلێ کاتەیە خراپە بەڵام کاتێ هەر کارێکی باشی کرد یەکێک لە شێوازە پەروەردەیە دروستەکانەوەی دەستخۆشی لێ بکەیت هانی بی بەڵام ئەگەر هیچی نەکردو دەستخۆشی لە چیەکەی یا توانایشی نییە یعنی ئەبێت درۆی لەگەڵا بکەیت بۆیە قەت لە شتی خەیاڵی بۆ وەهمی بۆ مناڵەکانمان دروست ناکەین زۆر سپاس خەندەخان زۆر سپاس کاک دکتۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کاک دکتۆر پرسیارێک زۆربەی ئێمە وەکو توێژەر ڕوبەڕوو بوو ئەو پرسیارە دەبینەوە زۆربەی داک و باوکەکان کە دێنە لامان دەڵێن ئێمە دەمانەوێت منداڵەکانمان وەکو کچە پلکەکەی وەکو کوڕە خاڵەکەیان بەراوردکردنی منداڵ لە بۆ ئاسی زیرەکی و عەقلی تاچەن کاریگەری خراپی دەبی لە بۆ کەسایەتی و دەرونی ئەو منداڵێ ئەو بەراوردکردە نابیتەوە کاریەوەی ئەو کەساتی خۆیون کاتن بگەڕە لە ناو کەسایەتی کەسانی دەوروبەری بێگومان خەندەخان من وەبزەم ئاماژەم پێکردوە دەستیشی خۆش بێت جەناب وەکو توێژەرێ ئەبێ ئەو دایک و باوکانە وشیارکەیتەوە تیان بگەێنی بڵێ هەر مناڵە و تایبەتمەندی خۆی هەیە بڵێ تۆ ئێستا دایکێکی چۆن مقارنەوە کەم بە خوشکەکە و چکە خوشکەکە و کۆمەڵی خەسەڵ و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە هەڵەیە بەراوردکردن بە مناڵێن باسمان کردی چێ لە کێشەکان کە دروستە بێ کە کەسەکە خۆی هەست بە کەمیەکە و ئەوی تریش ڕقوکینەی بەرامبەر دروستەکە بۆیە پێیان بڵێ مناڵەکانتان بە خۆیان بەراوردکەن چونکە بەراوردکردن بە خوشک و برا و بە خزم و کەس هەڵەیە لەبەرەوەی چونکە جیناتیان جیاوازە خاتونجان کڕۆمۆسۆماتیان جیاوازە تواناکانیان جیاوازە بە چه حەقی بەراوردەکەی لە ناحی علمی و زانستی و پەروەردەیی و هەڵەیە لەبەرەوە ئەگەر ئەو حەزەکە وەکو مناڵەکەی پورەکەی زیرەک بێ لەوانەیە ئەو مناڵە لە جۆرە زیرەکی بەس مناڵەکەی ئەم کۆمەڵە بەهرە و جیاوازی تری هەبێ لەوانەیە نەتوانێت بگاتەوە زیرەکی چکە ئەو توانایانی نییە بەڵام ئەم کۆمەڵێ توانای تری هەیە کوڕی پورەکەی نیەتی بڵێ گرنگی بە خاڵە بەهێزەکانی مناڵەکەەوە بە نەک بە دوای خاڵە لاوازەکە یا خاڵە بەهێزی مناڵانی ترا بگەڕێن زۆر سپاس کاگامانچ سپاس دکتۆر جان زۆر بەخێر بێ من دوو پرسیارم هەبوو یەکەمیان بوونی ڤیددیۆ یان هەندێک دراما گورتە تەمسیل لە کەناڵەکان کە نزیکە من 15 ساڵە جێ لە تو دەگرم کە هەڵەی خەتەرە ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە باشترین چارەسەر چییە بۆ کۆمەلگە کە کۆمەلگا بەدەستی و تووشی قەیرانجی گەورە بووە باشترین چارەسەر چییە بەسەرم بۆ درخستنەوەی منداڵەکان لەو جۆرە ڤیددیۆیانە کە ڕەنگە زۆرجار باوکو دایکیش لە توانیان دەرەچی کە کۆنتترۆلی ئەو بابەتە بکەن پرسیاری دومیشم منداڵ کاتێک درۆ دەکات بە قسەی خۆش هەر تەرچی ناکە مەسەلە من هەزیەتی دەیت تەرچی ناکە باشترین چارەسەر چیە بۆ ئەوی کە وا لە منداڵ بکەیت کە درۆ تەرک بکات سپاس کاگامان جاوەڵا دوو پرسیاری زۆر جوانە کرد کە کێشەی زۆربەی خێزانەکانە وەڵاهی یەکەم بە نیسبەت ئەوەی ئێمە بمانێ مناڵەکانمان ئەم هەموو ڤیددیۆ و فلیم و ئەفلام کارتۆن و سۆشیال میدیان لێ دوور بخەینەوە یاسەی نەکەنەوە خەیاڵ پڵاوە بە دوای ئەوە مەگەڕن بەڵام ئێمە ئەتوانی مناڵەکانمان وا پەروەردەکەنەها وتمە بێ بەرگری دەرونیان بۆ بکەین تیان بگەێنین کاکە سیرکردنی ئەو فلیمەیە ئەو مسلسلەیە بە زیانە تەواوە بێ بۆیان ڕوونکەینەوە کامە فێری شەڕ دەکامە فێری توندوتیژی دەکامە فێری درۆ دەکامە فێری خراپەتەکە یەکەم شت معلومات و زانیاریان ئەوەندە بینیە ڕاست و چەپی خۆیان بزانن لە هەمان کاتیشا ئێمە لە ماڵی خۆمان سەیری و فلیم و مسلسلاتانە بانەکەین ئێمە زۆر جار دایک و باوکە سەیرەکەڵێت تۆ مناڵی سەیری مەکەی تۆ خۆ سەیرەکەی چۆن سەیری ناکە لەبەرەوە یەکەم شت ئێمە با لە ناو ماڵی خۆمان نەتوانین و لە زۆر ئەوانی کاگامانج لە ئایتی شارەزان من زۆر جاباسیەکەن ئەتوان هەموو دایک و باوکە سەداکە هەموو ئەو کەناڵ و ئەو شوێنانە دائەخا کە خراپە بۆ مناڵ و بۆ پەروەردە و بۆ قیەمی ئێمە ناگونجە ئەو دوو ڕێگایە هەیە بەنیسبەت ئەوەی دووەمیان درۆکردن طبعا 100 جار بە مناڵە بڵێ درۆ مەکە درۆ مەکە ئازانی پەروەردەی نوێڵێکی کاگامانج ئەڵێ تۆ بە مناڵ مەڵە درۆ مەکە درۆ خراپە درۆ حرامە درۆ گوناحە خوا درۆزنی خۆش ناوێ ئەڵێ بەس لەبەر چاوی درۆ مەکە لە کێوە فێرە بێ خۆ بە ماوە نییە ئێمە ڕۆژی 100 درۆ لە بەردەمی مناڵەکانمان ناکەین بەیانی لەسەر نیوەڕۆیە هەزار شتەکەین ئەوە واکە ئەو واکە بێگومان مناڵ فێر بێ کەواتەی یەکەم شت ئەبێ بە دوای سەرچاوی درۆکە بگەڕین جۆری درۆکە درۆمانێ درۆی خەیاڵاویە ئەمە عیلاجی تایبەتی هەیە ئینشاڵڵا من لە حەڵقەیەکە باسی جۆرەکانی درۆکەمەوە 1 ساعتی زیاترەوێ اینجا درۆمانێ درۆی لاساییکردنەوەی لە گەورەکانەوە فێر بووە ئەبێ ئەو گەورانە وشەکەین دووبارە نەکەنەوە درۆمان هەیە درۆی بۆ تۆڵەسەندنەوەیە
یعنی تۆ لە مناڵە بچووکەکە لە مناڵە گەورەکە ئەیەی لە بچووکەکە ئایا برا گەورەکەی مناڵە بچووکەکە بە برا گەورەکەی ناوێرێتەوە لەبەرەوەی لیا یە درۆیشی بۆ دروستەکە بەشکم تۆ لێبێت تۆڵە ئەمە دروی تۆڵە سەرنەوەیە درۆی ترمانە دروی خۆپاراستنە یعنی مەسەلەن مناڵەکە شتێکی کردووە بۆ ئەوەی لینێ خاستە نەگەر ڕاستی و لێی بیت لەو عیلانە مناڵەکە درۆکە بەزەگەر و تەقینە ڕاستیەکەم پێ بڵێ بەخوا لێن نایە هیچ شتێک نابێ ڕاستی پێڵە کەواتەی یەکەم شت دەبێت جۆری درۆکە بزانی کامیانە اینجا چارەسەری بکەیت زۆر سپاس ئەڤین خان سپاس دکتۆر گیان بۆ ئەم دەرفەتە دەست خۆشبی هەندێک زار لە عیلەی خۆم ئەو شتەم دیتە دەبینی دەچنە میێوانداری یان جاروا میێوانت دێ میێوانەکە لەگەر منداڵەکەت هەندە سوعبەت و قسەی نەشیاو دەکە هەز دەکەی تەسیر لە کەساتی منداڵەکە دەکەم ینی هەز دەکەم واکچەکەم پێی ناخۆشە بەس قسە ناکە دەری نابڕی وەڵامدانەوەی نییە بەخۆش لە بەردڵمە جار وایە بەس یعنی ناتوانانی قسە بکەیت جوابدانەوە چی وام پێی بڵێ کە ئەو قسەی مەکە پێمان ناخۆشە ئەی نازانین لەو حالەتە چی بکەین ئەڤین خان خوشکە بە ڕێزەکەم تۆ میوانێک کە ڕێزی خۆی نەگرێ ئەگەر مامیشمەوە ئەگەر خاڵیشمەوە ئەگەر باوکیشمە ڕێزی خۆی نەگرێ بیەوێ شتێکی خراپ فێری مناڵەکەم جەرگەکەم کە واللهی مەجای ئەوەی تیا هەیە ناڕزایی بە دەم و چاوم بڕم خۆشەڕی لەگەڵ ناکەم بەزەڵم مامە گیان خاڵە گیان تۆ لەسەر سرم چی بە مناڵی بەزە و مناڵە فێرە بێ تۆ ئەو مناڵی ئێستا چڕنووقێکی لێگیری یا شتێکی نەکەی یا ئەڵێ عادەی بۆ نمونە نەفەسێ لەو جگەرە بە یا جنێوێکی پێیەی یا شتێکی پێکەی ئەمە خراپە ئەمە پەروەردە لەگەڵ یان نییە من نامێ مناڵەکەم چەند ساڵە پەروەردەیەکەم ئەم شتە خراپانە فێر بێ داوا و لێکەم دەست ماچەکەم چی بە مناڵی بەسەر چاوبەست بەو مەڵێ ئەگەر لەسەر قسەی قسەی حەق ڕقە عاجزە بێ بە عاجز بێ هەر نێتەوە من بۆ چیمە کەسێک بێ بۆ ماڵم سوکایەتی بە مناڵەکەم کا و مناڵەکەم بەرەو لادان بێت ئەو مناڵە لەبەردەم دوو ڕێگایە خوشکە بە ڕێزەکەم تۆ ئیهانەی مناڵێ بکە یا ڕفتارێکی ناشرینی بەرامبەر کە لەبەردەم دوو ڕێگاسەی نییە ئەوە عیلم واڵێ یا ئەوەی بەرپەت چیاتەوە قسەی پێڵێتەوەش قسەکەی پێڵێتەوە جنێی پێاتەوە کامە خراپە مناڵەکە ڕێزی گەورە ناگرێت ئەبێ بەخوو لە لای یا ئەوەی بێ خۆی بخواتەوەوانی هەر لە ناو کۆی کاتەوە زۆر زۆر خراپانە دوو حاڵەتەکە خراپە چ پاشە کشێبی خۆ بخەیتەوە دەری نەبڕی چ دەری بڕیت و شەڕخوازی و تیژی دەری بڕی لەبەرەوە هیچ شەرم مەکە من بە هەموو دایک و باوشەکەڵم خزمێکی دێ ئامۆزایەکی دێ پورزایەکی دێ داوسەیەکی دێ ڕفتارێکی ناشرین بەرامبەر مناڵەکە دەکا پێی ڕابێ گاڵتەی لەگەڵەکە سوحبەتی لەگەڵەکە بۆ خۆشی خۆی بۆ پێکەنین قوبوڵی مەکە بەڵام شەڕی لەگەڵام مەکە پێی بڵێ ڕازی نیم تکایە منبانێتەوە نایە بۆ ماڵم بانەیە میوانی ئەبێ خۆشی بۆ دروستکە نەک ناخۆشی بۆ دروستکە میوانی بێ ڕێزی ماڵەکە بێ قوچێتی خێزان پارێز جۆن شتی وابێ من بۆ ڕێزی وەگەر ڕێزی من بگرێت لەبەرەوە نابێ قوبوڵ کرێ ڕۆژین خان سەرتا زۆر بەخێر بێ دکتۆریان پرسیارەکەی من سەبارەت بە قوتابخانەکانە وەکو ئێستا زۆر باوە لە قۆناغی سەرەتایی و ناوەندی بە تایبەتی مناڵەکان ترسێکی زۆریان لە مامۆستاکانیان هەیە گەشتۆتە ئەو ڕادەی یەنەوە ماڵەوە غەڵەتێکەکە ئەڵێ بە مامۆستاکە دەڵێم یعنی ئەو کاریگەری ئەو ترسە چییە لەسەر مناڵەکان و بۆ ئەو قۆناغی و بۆ داهاتوشی وەڵا ڕۆژین خات طبعا مامۆستا باوشی دووەمە کاتێ مامۆستا توندوتیژە بێ کاتێ مامۆستا عەزێتی مناڵەیە کاتێ مامۆستا یەکەم مناڵەکە ڕقی لە مامۆستاکا بێ دووەم ڕقی لە بابەتەکە شێبێ یان ئەگەر من مامۆستای دەروونزانی بم یا مامۆستای کوردی بم لە مناڵەکان بەم ڕقیان لە علم نەفس و دەروونزانی هەموویە بێ یا لە کوردیە بێ نەک هەر لە دەرسەکەی من لە کوردی مامۆسایەکی تری بێ بگۆڕێت چونکە تەواو ئەمە مامۆسای کوردی وای پێوتم سوکاتی پێکردم مناڵەکە شەڕانیە بن ئەگەر بە مامۆساژ نەوێرێتەوە تۆڵی خۆی لە تەلەبەکانی ترەکاتەوە اینجا هەز بە کەمیەکە اینجا ئەویش گاڵتە بە خەڵکی زۆر ئاسەواری خراپەیە بۆ ئێمە هیوادارین نمونەی ئەو مامۆستایانە کەم بێت نمونەی ئەو مامۆستایانە زۆر بێ کە ڕێزی مناڵەگرن کە وەسیلەی شێوازی پەروەردەیی بەکارێنن کە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ مناڵەکە مناڵ ڕێزیان بگرێت کاری غەڵەت نەکە نەک لە ترسە کاری غەڵەت نەکە لەبەرەوە کەوێتەوە سەر کەسێتی مامۆساکە سڤاڵا خان سەرتا دەستخۆشی لێ دەکەم دکتۆر پرسیارەکەی من لەسەرەوەیە کە ئەو ڕفتارە بەرامبەر منداڵ بکەین منداڵ چی بەسەر دێتن مەسەلەن ئەگەر بمانەوێتن ئیشێکمان لە بۆ بکاتن لە بەرامبەرەوە بڵین مەسەلەن کێکە کرد لە بۆ دەکڕنیان لە بەرامبەرەوە شتێکی پێ بدەین کە تا ئەو ئیشەمان لە بۆ بکاتن ئەنی کردار ئەو ئیشە لە بەرامبەر منداڵ چی لێ دێتن والله خوشکە بە ڕێزەکەم سڤاڵا خان ئەگەر کارەکە ئیشەکە ئەرکی مناڵ نییە دەستخۆشی لێکەیت و سوپاس دەکەین و پاداش دەکەین باشە
بەڵام دانیشتنی خۆیەتی ئەبێ بیکشوە. مەسەن بۆ نمونە یارمەتێکی تۆیە ئەیایی خوشەکەی براکەیەتی کارێکەکە ئەمە نابێت شەو کاتە بێ بە بەرتیل یعنی لە مەتح و لە ینی بە بەرتیل شتێ بۆکە ئەمە لە پاداش دەرەچێت. بەڵام کە سعیەکە و خۆی ماندووەکە و نمرێکی باشەیەنێ و کارێکی جوانەکە و ڕێزی گەورە ئەگیرێ و مەسەلەن ژینگە پاکاتەوە شتێک کاغەزێکە کارێکی باشێکی دەستخۆشی لێکە خۆشت نیە هەموو شتێ بێ باوکە جەم پارەی بیتە کە دەستخۆشی لەکەی چپڵەیەکی بۆ لێ دەسێ بە سەریانی ماچێکیەکەی قسەیەکی خۆشی پێڵمون پاداشتە ئەوە هیچ زەرەرێکی نابێ. کاک دیار دەست دکتۆر بەخێر بێ سەلامەتی خۆشبی دەربارەی شکاندنەوەی یەکتری ینی لە پێشساوی ناو خەڵک و ناو خێزانی ینی دوو ڕێگات و خۆت باسکە دوو ڕێگات لە پێشە یان دەبی خۆت بخۆی یان دەبی وەڵامی بدەیەوە ئەگە خۆت بخۆیەوە عینیا خۆت خۆیە کاریگەری خراپ لەسەر دوش دەبیتن ئەگە وەڵامیش بدەیەوە لەوانەیە دەبتە بێ ڕێزێک لەوەرە بوون با بدویان داکردیان ناسیارەشی خۆت بیتن ئەگەر چۆن بتوانانی ینی وەلێنێکی کاریگەرشی خراپ لەسەر بکاتن ئەنی بۆ بە کەشکە داشوێ ئەوە دەکەن بەراورد دەکەن ئێستا بخۆم ئەوم بەسەراتی ینی زۆر بێومێدمە لە هەموو شتەشی ناتوان هیچ ئیشەشی بکەم زۆر بەراوردیانکردن بە کەسیەت و شکست دەینی و ناتوانانی و سەرکەوتو زۆر جار تووشی شتێکە بێ پێڵەن سۆشیال فۆبیا یاخود ترسی کۆمەڵایەتی یعنی ناچێت ناو قەرەباڵغی و کۆمەڵ و خەڵکەوە ئەترسی وەکو ئەوان سوکایەتی پێ بکەن و گاڵتەوە پێ بکەن. زۆر سپاس کاک دیار ئەوەش لە نزیکانی خۆم ڕە پێم گوترا ینی زۆر شتا سیر لێم کردیە ئەگە چۆن بتوانی خۆت کۆنتڕۆڵ بکەی ئەو بۆیە ئاخر ئێمە ئاڵین ناڵێن ئێستا جەنابێت لەو تەمەناسێکە کاریگەرەکەی بەسەرەوە هەیە تا پێ و ناخۆشە بۆ لە مناڵی ئەوەنگە سوکاتیمان پێکرا و گاڵتەمان پێکرا و تەریحکراوینەتەوە ناو ناتۆرەمان فەرمودان شەبام جواب بەمەوە یەکەم کاک دیارجان ڕاستە هەردووشی خراپە چ جوابی بیتەوە ڕەدی بیتەوە ئەبی بە کەسێک گەڵێ چاولی ڕێزی گەورە ناگرێ بەڵامە بێ کە ڕێزی گەورە ناگرین گەورەکە ڕێزی خۆی نەگرتووە بۆیە من وام کردووە من نە لەگەڵ ئەوەیان بڵم ڕەدی بیتەوە قسەی ناشرینی پێ بڵێ جنێی پێبیت و پەلاماری بیتەوە نە لەگەڵەوەشام خۆ بخۆیتەوە دەری بڕە بۆی باسکە بەڵام بە شێوازێک گلەی لێ بکە تۆنی دەنگێ بگۆڕە حرەکاتی دەموچاو بگۆڕە ناڕەزایی دەرببڕە. بەڵام من ێستا توانم باوکیشم بێ مامم بێ خاڵم بێ مامۆستایشی گەورەشم بێ ئەڵم باوکە گیان مامە گیان ئەوەی جەنابە من قوبوڵم نییە چکە تۆ بە منەکەی تۆ باوکی منی برای منی دایکی منی لەسەر سرم مامۆسای منی بقینا بەڵام ئەوە سوکایەتیە من قوبوڵم دەری بڕە لە ناومەی هێڵەرەوە بەڵام شێوازی دەربڕین زۆرمانەیە هەیە بە شەڕ و هەیە بە جنێ و هەیە بە زمان و بە گفتوگە و بە مناقەشە و بە نەبرەی سەوت و تۆنی دەنگی دەگۆڕی بەرامبەرەکە وا تێبگەێنەکەوە نیە ئەگەر دووبارەی کردۆ بڵێ کاکە جان تۆ لە شوێنی خۆت و من لە شوێنی خۆم تۆ هاتی من بە خێرات نەکەمە چما و دیو ئەبێ خۆتی لێ دەرباتکەی نە ئەوە نە ئەوە کاک ڕێباس دکتۆر گیان دەستخۆشی لە یەکەم وەکو باوکێک دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم پرسیارەکەی منەوەیە چۆن خۆشەویستی دابشکەین بەسەر مناڵەکانمانە فەزلی گەورە نێن بەسەر بچووکە بچووکیش نێ بەسەر گەورەیە زۆر سپاس زۆر سپاس وەڵا کاک ڕێباز جان خۆشەویستی چێکە لە پێداویستە دەرونیەکان ئەبێ ئێمە وەختێک خۆشەویستین بە مناڵەکانمان بە یەک چاوسەیری هەمیان کەین بەڵام ئاگال لێبێ ئێمە بێت دادوەری عەدالەت بەکاربێن نەک یەکسانی تۆ مناڵێکی بچووکەیە کاتی زیاتری خۆشەویستی زیاتری مناڵە گەورەکە لە خەم ڕقسا وەرزەکارێکە کەمتر پێویستی پێدی بەسەبێ گەورەکەش بزانێ بڵێ باوکە جانەمە بچووکە تواناکانی نییە تۆ تواناو هەیە لەبەرەوە نییە تۆم خۆش ناوێ بۆیە کاتی زیاترم بۆم تەرخان کردووە لە ماڵە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت کاتی زیاتری هەبێ عەدالەت لەوەیە ناکرێت تۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت و مناڵێکی احتیاجی بە یەک چاوسەیر کرد و یەک مامەڵەیان لەگەڵا بکەی عەدالەتە ئەوە یەکسانی بەس عەدالەت نییە دادوەری نییە بۆیە ئەبێ ئێمە مامەڵەمان دەن هەموو مناڵەکانم هێزکەن خۆشەویستیە یعنی ئەوە قوربانجان بەس دەستێ بەسەریە ینی ماچێکیان نەکەی فەرق و جیاوازی نەکەی خۆی مناڵەکە هەستەکەی لا دروستە بیش ترسن نەبێت کاک سەروان دەستخۆش دکتۆر جان بەخێر بێی لۆ شاری هەولێر زەحمەت نەبی مندارەکانمان چەند سەحات یاری بە ئایپات و مۆبایل بکەن باشەوە نەهێڵین چ گەمەچی بکەن ینی چه یاریەک ئەنجام بدەن یاری وا هەیە کە نەهێڵین ئەنجام بدەن و خراپیەکانی ئەو یاریانە چین کە نەهێڵین ئەنجامیان بدەن و ئەنجام بدەن خراپەکانیان چییە زۆر سپاس وەڵاهی ئەوە کۆمەڵەی پزیشکی ئەوەی مناڵانی ئەمریکیە ئەڵێ مناڵ هەتاگاتە 2 ساڵ نابێ بە هیچ شێوەی ئایپاد ببینێت چونکە گەشەی مێشکی خێرایە
خاستەنە تا هەژدە مانگی مستەحساڵ و نیو نابێ مناڵ ئایپاد ئێستا 9 مانگە 6 مانگە ئایپادەکەی بەرامبەری دانا و خواردنیاتی و شیریات ئەمە زۆر خەتەرە چونکە مێشکی لەو پەڕی گەشەکردنیا تەحملی و سترێسانە و ئەو ئەشیع کەڕۆمۆغناسیە ناکە لەو جیهازانە بە ئەڵێ لە بینی 2 ساڵ بۆ 4 ساڵ 1 سعات لە 4 ساڵ بۆ 6 ساڵ 2 سعات ئەگەر خوێن نوشتیشە بۆ سعاتی 2 سعات لەگەڵای بێ بە 4 سعات بەڵام لەوە زیاتر مدمینە بێ چونکە لە 4 سعات تێپەڕی بەڵێ هەندێک یاری هەیە مەسەلەن بۆ نمونە تیشک دەرەچێت لە چاوی مناڵەکەیە ئەمەی پەبجی و مەبجی فێری شەڕکوشتن و ڕەشبینیەکە هەندێک یاری هەیە هەزەیە نابێ بڵێن مناڵەکە تووشی لەرزینەکە هەندێک یاری هەیە چاوی مناڵەکە کۆرەکە زەرەر ئەمەی تەقێت نازانێت یعنی ئەو یاریانەی کە بۆ تەندروستی زەرەری هەیە بۆ جسمی زەرەری هەیە بۆ باری شەڕانیە گۆشەگیرێکە دوورەپەرێزێکە ئەو من لە حەڵقەیەکە بە تەفسیری شەڵا باسی ئەوەکەم زۆر سپاس وەفاخان 2-3 دەقەمان ماوەگە فریای دوان بکەوین زۆریش ماشەڵڵا بەشدارن ئەمڕۆ بەڵێ وەفاخان بەخێر بێت من پرسیارەکەم ئەوەیە مەردستانان لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەکی لەسەر کەساتی مناڵ ئەبێت یعنی شەرت بڵێ بەمەرز خۆش بێمەر بەڵێ وەڵا وەفاخان من وابزانام ئاماژەم پێە مناڵە جەرگمانە ئەبێ خۆشمان بێ ئیتر مناڵەکە جوانە ناشرینە کورتەباڵایە مناڵی یەکەمە مناڵی ئەخیرە لە خاڵیە چێ لە مامیە چێ لە مەکتەب دەرەچێ دەرناچێت جەرگمانە خۆشەویستی نابێ مەرجی هەبێ هەندێک دایک و باوکێ مناڵەکەی ئەگەرەوە نەبێ وەڵام من تۆم خۆش ناوێ ئەگەرەوە نەکەی نابێ ئەمە هەڵەیەکی گەورەی ئەیکەین ئەوانەی گری دەرونی دروستەکەن ساراخان خێزان هیچ کات موبایل و ئایپاتی نەیەوە بە مناڵەکانیان بەڵام بۆی خوێندنی ئەلکترۆنی ناچار کراوە کە بۆی بکڕن و خوی پێوە گرتو ئێستا مناڵە چۆن وا بکە وازی لێ بهێنێت زۆر سپاس وڵات ساراخانەوە زۆر دایک و باوگە و کێشەی هەیە ئەڵێ من بە حیاتی ئایپات وشتم بۆ ناکڕی ئەم خوێنی ئەلکترۆنی ناچار بووە بێ شتێکی بۆ بکڕێم ئەلکترۆنیە ئایپات ئەجا ئەوە دایک و باوک وەختێک کەم تەرخەم بەبێ کە نەتوانێت خشتێکی بۆ دابنێن ئەبێ ئێمە خشتێ بۆ مناڵەکانماندانین کاتی مەکتەبە زین لە چ کاتێکا پێویستی پێێتی تەلەڤیزۆنەکە لەکوێ ئەبێ لەو کاتەیە و بۆ حەز و ئارەزۆکانی شقی چێکە سعاتی 2 سعات بۆیان دابەشەکەین بەڵام دیارم دایک و باوکە کەم تەرخەم بوون بە جیان هێشتون وازیان لێ ناون خاستان من ئەو بۆ دایک و باوکانی کە موظف و فەرمانبەر نەگوی لە بەیانیەوە ڕۆشتین لە وەزیفە بووین واگامە لێن و مناڵەکانمان چێکرد وەڵام لەو کاتەیە بێ کەسێک کە بێ هاوکاریان بکە ئەجینا وەڵام مدمین نەبن خۆ دەزانیم ئایپات و وەسایلانە مامۆساجانۆک و بەحر وایە هەر چوویتە ناوی هەر نایتە دەرەوە ڕێڕاتە کێشە ڕێکلامە بۆیە مناڵ ناتوانێت کۆنتترۆلی کا بێمەی گەورە جاگە دایک و باوک خۆیان چاودێری مناڵەکانیان دەبن و خشتەیشان بۆ نەکەن و ڕێنماییان نەکەن وەڵاو کێشەیە دروستە بێ ئەوەی نەکەیەتی کاگغەمبار کاکتۆر زۆر مندارەوە دەبینین ئێمە بە زاراوەی هەولێر قسەی دەکەم مندارەکە هەیە عجوولە لە خۆیەوە مەسەرەن دانانیشی دەستکاری شت دەکاتن دەچێ میواندارێک شتێک مەسەرەن زۆر پێشی دەڕێ مەسەرەن نەسیحەتی دەکەی وا نابێ وا دەکەن لەو حالەتەی وەرناگری شتەکەی بە واقعیانی برین شتەکەی بەژێر ناکاتن لەو حالەتەی چی بکەین باشە لەگەرە منداڵێ کاغەمبار گیان هەندێک مناڵ کە ئێمەڵێن عەجوولە مناڵی زیرەکە یەکەم شت ئایا ئەم زیرەکی ئەم جوڵە زۆرەی لە زیرەکیەوەیە چکە مناڵی زیرەک دەستکاریشت زۆرەکە بەدەستیەوەشکە ئەم دیوە دیویەکە ئاوێ شتەکان بزانێ ئەگەر لە زیرەکیەوە بۆ عەجوولەکەی بێمە هاوکاری بکەن و یارمەتی بین و ڕێنمایی کەین و شتەی بۆ ڕوونکەینەوە بۆی نشکێنێ چە مناڵ دەستکاری شتەکانەکە هەندێک دایک و باوگەڵە تێک دەرە ئەمە مخەڕیبە نا ئەوێ شتەکان تاقیکاتەوە حوبلی سەطڵایە حەزکردن بە زانی شتەکانی هەیە ئەگەر لەوەوە بۆ بێ هانی بین و تەژیعکەن و یارمەتی بین با باش بەکاری بێنێ ئەگەر لەوەوە بوو کە خۆی نازانشتەکان بەکاربێنێ یا تونندوتیژە عزیێتە ئەوە پێشەوەی بچین بۆ ماڵان کا غەمبارجانە بێ بۆی ڕوونکەینەوە بڵێ چین بۆ ماڵی پلکێ ئەچین بۆ ماڵی فلات ئاگال لێبێ لەوەی لە تەنیش بنەوە دانیشی لە خۆتۆ ناچینە ژوورەکانیان دەستکاری شتیان ناکەی ئەگەر وتیان وەرە یاری بکە یاریەکەی ئەوە ناکەیەوە ناکەی ئەبێ شتەکانی بۆ ڕوونکەیتەوە ئەگەر ئەوە نەکەی من ناو بم بۆ ئەوێ ئەویش ئەڵێ باشە ئەگەر لەوێ شتێکی کرد بڵێ پێم نەوتی شەر بێت چووینەوانی ئەبێ عقوبە و بەم عقوبەکەش چێت لیان نا حەزی لە شتێکە شتەکەی لێمانعەکەی مەسەلەن بۆ جاران بۆ شوێنێکە و برەڵی ناو بم بۆوێ ئەبێ پێش وەخت بڵێ چوینەوێ ئەوە کرد من ئەوە بەرامبەرەکەم بڕوا بێ زۆربیان یەنەوە تایم هیچ کێشەیەکیان نامێنێ جاوەگە چەند شارەزای سایکۆلۆجیەتی مناڵەکەیت و چەند شارەزای هۆکاری چونکە هیچ ڕەفتارێکە غەمبارجان بەبێ دافع نییە پاڵنەر نییە ئەبێ سەبەبێ هەبێ بێ سەبەکە دەستنیشان کەین و کاتە چارەسەری ئاسانە بێ خاڵخان
کاکتۆرا فۆم پرسیارش وڵی پێشنیارە وەکووەک من وەکو خاڵ پێداوی تایبەتێک مەسەر لە سنووری پارێزگای هەولێر وەکو جەنابن مەسەر نەگەر بکرێتن مەسەرن ئەوە ڕێک بخەی سبینارێک بێت لۆ تایبەت بە کەمەندامەکامی لە سنووری پارێزگای هەولێر وڵی لە لیستەکەی هەیە ئیشاڵا بەس نازام کەی سەرەیە زۆر خۆشحاڵ دەبین وەڕاستی لەگەڵ بۆ دایک و باوکەکان هەم چۆن ئەم کەسانە بەهرەکانیان بدۆزیتەوانەیە هەمان حەڵقەی ئیشاڵا لەسەر خاوەن پێداویستی تایبەت دانی بەسەر خۆشحاڵ دەبین زۆر سوپاس بەڕێزی کاگوریا ببوورە بەپی ناوەکانە فەرم کاگوریا جان بە خێراتی دەرفەتە دکتۆر ئامۆژگاریت بۆ ئەو دایک و باوکانێت سیەکە منداڵەکانیان ئیهمال کرد تۆ زێنزیکەرە لە دەمتخوا ئامۆژگاریت بۆ ئەو دایک و باوکانێت سیەکە منداڵەکانیان ئیهمال کردێ لە ڕووی دەرونی و لە ڕووی معنەوە سپاس زۆر سپاس وەڵاهی کاگوریا جا مناڵەکانیان نەفەوتێن تۆ لە ماڵە و مناڵە هەیە سۆز و خۆشەویستی نەیتە ئێهمالی کەی لێی نەپرسیتەوە نەزانی هاوڕێکانی چییە نەزانی چی ئەکا خوێندنەکەی چییە مناڵەکە بەرەولادانە ڕۆچکە مناڵە چوزانێ برادری خراپی هەڵێ خەڵەتێنە لەوانێ بەیانیە چێتە دەرەوەڵێ چم بۆ مەکتەب لەو لاوەچۆ لە دوکانی ئەتاریە چوزانی نیۆڕۆ لەگەڵ ئەوانێتەوە وەختێکە زانی مانگێکە دەوامی نەکرد و کار لە کار ترازاوە تۆ ئەگەر هێمالی کەی نازانێ مناڵەکە و لە ماڵەوە ئەم مۆبایلە شتی باشی تیا شتی خراپی تایە تەلەڤیزۆنە سەیری چیەکە ئەگە تۆ مناڵەکە نازانی خوێندنەکە و متابعی چییە لەبەرەوە ئیهمالکردن یەکێکە لە شێوازەکانی پەروەردە مناڵمان خستەوە مەسئولیەتە ئەبێ پێداویستەکانی بۆ دابین بکەین ماریا خانمان لەگە شادیە خان ماریا خان فەرموو عفوا دکتۆر بەس نزیکیکەی تۆ ماریا خان پرسیارێکم هەبوو باشترین شێوازی پەروەردەکردنی مناڵ کە دایک و باوک بیگرێتە بەر و تا چەند پێویستە کە فەرق و جیازی هەبێ لە بینی مناڵی تاقانە و مناڵی گەورە و مناڵی بچووکات پێڵێن باشە وەرەعین چ بنکڕەکەی ئێمە پێڵێن بنکڕەکەی وەڵاهی ماریا خان باشترین شێوازی پەروەردەکردن ئەو شێوازەیە کە هاوسەنگی لە نێوان هەمویانە ڕاگری ئێماڵین مناڵ ناز و خۆشەویستی زۆر مێرێ خراپە نازداری یعنی نقومکردنی مناڵە لە خۆشەویستیان بەڵام خۆشەویستی پێویستە بەڵام بە حدودی خۆی بە ڕێژەیەکی گونجاو مناڵ تونندوتیژ مە باڵێن خراپە و لێی مەیە بەڵام کە هەڵەیەکی کرە بێ لێ پرسیینەوەی لەگەڵا بکەیت بەڵام لێ پرسیینەوەکە چێ شێوازی تایبەتی ئێمە لە حەڵقێکی شەڵا باسی واکەم مناڵ نابێ ئێهمالیکەی باشترین شدەوەیە مناڵەکە هەر کاتێک کارێکی باشی کرد هەمومان دەستخۆشی لێ بکەیت کارێکی خراپی کرد لێ قوبوڵ نەکەین و بۆی ڕوون نەکەینەوە شێوازێکی پەروەردەیی گونجاو بەکاربێن بۆی وازی لێبێن ئەمە شێوازی پەروەردەیی دروستە ئاخر بەڕێز شادیە خانە با لەگەڵمان دواپرسیار شادیە خان هەر شادیەخان خۆشی توێژەری دەرونی و خوێندکاری خۆم بۆ قوتابی خۆم بۆ هیوادارم زۆر خۆشحاڵ بووم کە تون بینیەوە جارێکی تر پرسیارەکەی من دوو پرسیارمە بوو پرسیاری یەکەمیان دەربارەی شکانەوە و سوکایەتی پێکردنی ئەو قوتابیانەی قۆناغی ناوەندی هەرزەکاری بە تایبەتی لە دانانی ڕیشێک یاخود زنجیرێکی دەستی کە لە دەستیانە زۆر جاربینی ومە لە قوتابخانە مەسەڵەن دەیانچێنەوە یان لێیان وەردەگرن تا چەند کاریگەری لەسەر دەرونی ئەو قوتابیە دەبێت ئەوە پرسیاری یەکەم پرسیاری دووەمیش دیاردەی جگەرە کێشان بوو من لە قۆناغێکی ناوەندیم لەگەڵ قوتابیەکان ینی تا چەند سیمینارم دەکرد و چەند ئامۆژگاریم دەکردن لەسەر جگارە کێشان کە کەمی کەنەوە بەڵام ئەو دیاردەیە هەر بەردەوام بوو بەردەوام دەیان کێشە سپاس مامۆستاگیان وڵات پرسیاری یەکەم قۆناغی هەرزەکاری جەناب دەزانی قۆناغێکی ناسکە ئێمە ئیشەڵا چەند حەڵقەیە لەسەر قۆناغی هەرزەکاری باسەکەین هەرزەکار احتیمام بە مەسەرەیە بە جلوبەرگەیە لاسایی کەسانی دەرەوەی خێزانەکات و گۆرانی بێژەکە مەسیلێکا بۆ نمونە هیوا هەیە ڕێازیە کاڵی کڵاو کوڕێ تۆزی قژی لێرە هێشتوەتەوانێ مناڵە لاساییە و کاتۆم هەرزەکارەوە زانێ ئەو ڕێازیە ئەمە نابێ گاڵتەی پێ بکەیت ڕیشەیەڵێتەوە مرتاحە بۆقی چەکە هەندێک مدیرەی مەکتەب من خۆمەوە کێشەیەکی گەورە بوو چەند جا لەگەڵیان دانیشتین ئەچێت دەفتەری زیکرەیات یادگاری هەیە کچەوە نیە دەفتەری یادگاریە نووسە بە چه حەقی تۆ لێ سەنگی ئەڵێشتی عاشقانەی یانووسێ و دڵ ئەی بۆ ئێمە کەم ڕسمی دڵێکمان نەگر و تیرێکمان لێە ئێوە مەرحەلی مڕاهقە مەرحەلێکی ڕۆمانسیە مەرحەلەیەکە غەریزەی جنسی گەشاکە ئەی باشە ئەگەر ئاوە تعبیری لێ نەکە انحرافکە ئێمە مانەی گوزارش لە خۆشەویستەکەی بکە لەبەرەوە ئەم شتانە ئەمە ئێمە پەروەردەیی لە بە شێوازێکی پەروەردەیی ئەم هەرزەکارەمانمان ئەم حەز و ئارەزوانیان تێرکەن و گوزارشتیان لێ بکەن بە مەرجێک دژی دابوونەریتە ڕەسەنەکانی کوردەواری نەبێ دژی ئەخلاق و قیەم و دینیەکە نەبێ تووشی کێشە نەبن بەوە
من ئەڵم جلێ لە بەرەکەی ئەگەر جلەکە و کێشە و بۆ دروست ناکە لە بەریکە بە دڵی خۆت بەڵام کازانی کێشە و بۆ دروستەکە لەگەڵ چوار دەورەکە تا زۆرینە لێ قوبوڵ ناکە کاکاڵێ پەنجەرەیە دەرگایە هەوای لێوێ دایخە بۆ خۆ تووشی کێشاکەی بەڵام هەندی ڕفتاری ئاساییە زنجیرەکە بابی بەسێقەیچەکە با ئەو زنجیرە وابزانم ئەم خوشکە بە ڕێزە ژێوێ قسەمە وابزانم باتخوا ئەرە وەڵڵا ئەوێ پەیوەندینەکە فەرموو بەس ناوی بەڕێزە بێخاڵ خان خۆ ناو نووسراوە شانزەمین کەسی فەرموو هەمومان پێویستیمان بە گەشەپێدانی خود هەیە جگەدە منداڵ کەوایە چی بکەین لۆیە و پارەدایمە و بیر و باوەڕای کە داڕژایتە ناو عەقڵمان بیگۆڕین وەک گەورەکان جگە لە منداڵی دکتۆر پرسیارشکەش زۆر جاروەیە کە میێوانمان دێمە مجامەلەی خۆمان دەکەین ینی ئایاوە کاریگەری دەبی لەسەر منداڵەکە وە بێگومان ینی با لە دووەمیانەوە دەست پێ بکەین کاتێ تۆ یەکێ بۆ میوانی و خاتونجان مناڵەکەی شکلێکی احتیادی هەیە تۆ لە بەرچاوی مناڵەکە دەڵی ماشەڵڵا و وێڵەی یوسفی کەنعانی ئێ بەسە مناڵەکەی ناڵێت کە ئەمە کامە یوسفی کەنعانەکەیە کامە جوانیەکەیەتی تەریق دەکاتەوە لەبەرەوە بۆ درۆزە لە بکەین چکە مناڵ ئەوەی لە دڵیاتی لەسەر زمانێتی یا دایکی وا هەیە منە و حاڵەتانە هاتووە زەمی دراوسەیەکی گرۆ ماڵێکی خراپن و خانۆ بۆ گەنیان نەزانچێک مناڵەکە لەگەڵ خۆی باچێتە ماڵیان ئەڵێ ماشەڵڵا لێ بێم خانەوە وەڵڵاهی ماشەڵڵاڵی خانماڵی پاشایە ئەڵە نازە ماشاڵ مناڵەکەتان چەند زیرەکە ئێ مناڵەکە ئەکەویتە بەدی دویا مناڵەکە دەڵێ دایە تۆ لە ماڵەوە نەگو مناڵەکەیان تەمەڵە ئەی لەوێ تەریق دەکات و کێشە بودوتە یا کە هاتە ماڵەوە لە دایە بۆ واوت تۆڵی ڕۆڵە وڵا بە سوحبەتم بوو مناڵ سوحبەت نازانێ خاتونجان مناڵەوەی لە دڵ و دەرونیایەتی بێ خاڵخان لەسەر زمانێتی بۆیە نابێت درۆ بکەین نابێت لە بەچای مناڵەکانمان تۆ مجامەلە قسە گۆڕین و لەگە ژنێکاکی بەند نابێت لە بەچای مناڵەکە بێت چکە مناڵەکە ڕاستیەکان پێ ئەڵێ و قوبوڵی ناکە یا فێری درۆی بکەنەویش یاخودەوەیە تەریقمانەکاتەوە بەنسبەتەوە بەڵێ ئێمە لە مناڵی و کۆمەڵێشتی خراپیان لە مێشکمانە چەسپاندۆ خاتونجات یعنی مەسەلەن پیاوی وا هەیە ئەڵێ هەرچی ژن هەیە خراپە من خەڵکە زانم چونکە وەختی خۆی ژنێکیە ناو خراپ بۆ لەگەڵەیە گشتاندنێ تەعمیمێکی گرۆ لە مێشکە ئەڵێ هەموو ژنێ خراپە ئەڵم باوکە جان تۆ دایکی ژنە پورە هەیە خوشکە هەیە بۆ هەموو ژنێ خراپە لێی بۆ بەگرەی دەرونی ئەو کاتە کاڵی هەموو ژنێ خراپە ئەما بێ بە شتێکی خراپ بۆ مناڵەکەی ئەو کاتە مناڵەکەشی بە چاوی سوک سەیری ژنەکە لەوانەیە خراپ ڕفتارەکە لەگەڵ مامۆسای دووەمی کە ئافرەتە لە مەکتەب وا لە هەمان کاتا سبینی لەوانەیە ژن نێنێ تاقیب بێ بەرامبەر ئافرەت یا ئەڵێ وەڵا هەموو پیاوێ خراپە ژن بەعکسەوەم جارە ئەو کاتە کچەکەشی تووشی تاقی دەکات لەبەرەوە کۆمەڵێ فعلەن بیر و بۆچوونی غەڵەت لە ناو مێشکمانە زەرع کراوە دەربارەی ژیان و نەتەوەکان و ئەدیان و خوڕافیات و ئەبێ ئەمانە بنەبڕکەوە پێویستی بە پەروەردە هەیە ئەوە پێویستی بە ڕاگەیاندن هەیە ئەوە پێویستی بۆی خۆمان بخوێنی نەوانەیە ئەو ئەفکارانەی لە ناو مێشکمانە کە وەکو شتێکی قورسی لێ هاتووە بزانین تا چەند لەگەڵ دینی ڕاستەقینە لەگەڵ علمی ڕاستەقی ناگونجێ ئەگەر گونجێ بەکاری ئەگەر ناگونجێ بێگومانە بێ وازی لێبێنین ئینسان ئەوەتە ئاژەڵی دڕندەیان گۆڕی و خاتونجان ڕاهێنانیان پێکردو هاو شێر و پڵنگەکان ئینسان چۆن ناگۆڕێ لەبەرەوەی ئێمە توانەکانمان زۆرە ئەتوانین بێگۆڕین بەرحاڵ بەڕێزان لە بەرنامەکەش کاتەکەی خۆی زیاتر دەرچوین بەڵام چار نییە گەشتینە کۆتایی حەڵقەیەم جارە تا بەرنامەی داهاتوو خدای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ و زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان ئامادە بوون خواتان لەگەڵ